ڕۆژتان باش جوانترین سڵاتان لێبێت لە هەر شوێنێکن لە ڕۆژ باشەوە لەگەڵتانین و چەند بەرگەڵ بابەتێکی وێنێمان هەیە بۆ ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جیاد لەگەڵتان بەردەوامە بین. ڕۆژ باش جیاد. ڕۆژ باش سارا، ڕۆژ باش تەماشەوان هێژە. مژارەخوا ئیرۆمە تایبەتکە لەسەر ئەو ماترسیە تێکەلبوونە پاشما لەگەل ژینگە مەبەستەمە پاشما ئەو پاشمایان ژێ عیادێن پزیشکی دمێنن یان لە نەخۆشخانە دمێنن تێکەلبوونەوەی لەگەل ژینگە لەسەر vê mijarayê ڕاوەستن هەر mijara دوێم jî sara wê li ser rênmayê hatu çûyê be. Lê niha destpêkê em bişin aliyê çend raportan careke din alîgerên muqteda Sedr serokê Rewta Sedr rijan li ser cadayên Bexdayê û dijî berdewamiya krîzan li encamdana çaksaziyên rast teqîne xwe pêşandan dest pê kirin. Li aliyekê din Sedr êrîşek tund li ser Nûrî Malikî kir اوتوماتبار کرد که دخوازه سودی جوی روشان ها ببینه لجیر برجواندیا کسی و حزب خوا. پێناچێت گۆڕەپانی تەحریری بەغدا لە ژێرپەی خۆپیشاندەرانی ناڕازی و مانگرتوانەوە حەسانەوە بەخۆوە ببینێت. ئەوە تا جارێکی دیکە لایەنگرانی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر ڕژانەوە سەر شەقامەکانی بەغدا و دژی بەردەوامی قەیرانەکان و ئەنجام نەدانی چاکسازی ڕاستەقینە خۆپیشاندان و مانگرتنیان دەست پێ کردەوە. ئێمە کەسانێکمان ناوێت لەسەر بنچینەی باش بە شوێنە فەرمانڕەواییمان بکەن. بەخوا بێزار بووین. سێ منداڵم لە تەقینەوە شەهید بوون. ئیتر ئارامم نەما. تاکەی بەرگە بگرین. ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە کوتلەی ئەحرار بە سەرۆکایەتی موقتەدا سەدر و هاوپەیمانیەتی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی هەڵوێستیان یەک خست و دانیشتنیەکی جیاوازیان لە پەرلەمان ڕێخست بەڵام شکستیان هێنا لە کودەتاکردن بەسەر سەلیم جبوری. لە کاتێکدا نزیکەکانی نووری مالیکی سەدر بە هەرزەی سیاسی تاوانبار دەکەن موقتەدا سەدریش کە هاوبەشی مالیکی بوو لە سەرۆکایەتی کردنی ئەم کودەتایە هێرشی توندی کردە سەر نووری مالیکی و تۆمەتباری کرد بەوەی دەیەوێت سوود لە بارودۆخی ئێستا لە پێناو بەرژەوەندی کەسی و حیزبی خۆی وەربگرێت. ئێمە بۆ دژایەتی گەندەڵی و گەندەڵکاران لێرەین داوا دەکەین سەرجەم وەزیرەکان بەبێ جیاوازی هەمویان دەست لە کار بکێشنەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیران لە نوێترین هەوڵی خۆیدا چەند گۆڕانکاریەکی خستەڕوو لە کابینە نوێیەکەدا بەڵام ئەم جارەشیان لەلایەن مالیکی و سەدرەوە دژایەتی کرا و پرۆژەکەی بەر لەوەی چاو هەڵبێنێت لەبار برا. فاروق محەممەد، کوردستان 24. بە ئامادەبوونی وەزیری گواستنەوە و گەیاندنی فەڕەنسا لە پاش 8 ساڵ گەشتی فڕۆکەکانی کۆمپانیای ئێر فرانس لە نێوان پاریس و تاراندا دەستی پێکردەوە و هەفتانە 3 گەشت بەرەو ئێران دەبێت. جارێکی دیکە فڕۆکەکانی فەڕەنسا بەرەو تاران دەفڕن. لە درێژەی گەمار و ئابوووریەکانی سەر ئێراندا حکوومەتی فەڕەنسا لە ساڵی 2008ەوە هەموو گەشتە ئاسمانیەکانی نێوان پاریس و تارانی ڕاگرتە بوو. بەڵام پاش 8 ساڵ فڕۆکەیەکی کۆمپانیای ئاسمانی ئەیر فرانس ڕۆژی یەکشەممە لە فڕۆکەخانەی شارل دۆ گۆڵی پاریسەوە بەرەو تاران فڕی. وەزیری گواستنەوە و گەیاندنی فەڕەنسا و بەڕێوەبەری کارژێڕی ئەیر فرانس ڕۆژی یەکشەممە لە ڕێوڕسمی دەستپێکردنەوەی ئەم گەشتانەدا بەشدار بوون. ئێمە دوو ئامانجی دیاریکراومان هەیە ئەویش دابینکردنی پێداویستەکانی دوو بوارە یەکەم بازاری فەڕەنسا و بازرگانی فەڕەنسی کە زۆربیان دەستیان کردووە بە پەرەپێدانی بازرگانی لەگەڵ ئێران و ئەوەی دیکەشیان بەشی گەشتیاریە کە بەڕای من ئەو بوارە خەریکە لایەنگری زۆر دەبێ و زۆریش سەرنجڕاکێشە. ئەیر فرانس گەشتیار و بازرگانانی وڵاتانی دیکەی ئەوروپا و بە تایبەت ئەمریکاش دەگوازێتەوە بۆ ئێران. ئێمە تەنیا سەردانی بنەماڵەکانمان دەکەین 6-7 ساڵ بوو ئەو کارەمان پێ نەدەکرا. ئەوە ماوەیەکی زۆرە کە ئێمە هەر چوارمان سەفەرمان کردووە و خێزانەکەشمان لەو کاتەوە ڕۆیشتون. ئەمە دەرفەتێکی باشە کە بۆ ئێمە هاتوۆتە پێشەوە کە بتوانین جێبەجێ بکەین و لە هەمووشی خۆشتر ئەوەیە کە گەشتەکەمان لە ڕێگەی فەڕەنساوە دەبێت. کەسانێکیش هەن کە بۆ کار و بازرگانی دەستنێ ئێران و لەمە و دوا دەبێ بەردەوام بە ڕێگەی ئێرانەوە بن. من بۆ کار دەچم. من کار بۆ کۆمپانیایەکی بەرهەمێنانی کەرەستەی ئۆتۆمبیل دەکەم و ئێمە دەمانەوێت پەرە بە چالاکیەکانمان بدەین و ئەوەش بەو مانایە من بەردەوام دەبێت لە هاتوچوودا بم.
ئەم کۆمپانیایە لە مەودووە هەفتەی سێ گەشتی لە ڕۆژانی یەکشەممە، چوارشەممە و هەینی لە پاریسەوە بەرەو تاران دەبێ و فڕۆکەکە ڕۆژێک پاشتر بەرەو پاریس دەگەڕێتەوە. دەستپێکردنەوەی گەشتەکانی کۆمپانیای ئەیر فرانس بۆ ئێران کە یەکێک لە دەرەنجامەکانی ڕێکەوتنامەی ئەتۆمی و هەڵوەشانەوەی گەمار و ئابوورەکانی سەر ئێرانە، پێشاندەری بەرزبوونەوەی ئاستی بازرگانی و هاتوچۆ لە نێوان ئێران و ئەوروپادایە. کامیل وەکانی، کوردستان 24. جارەکە دن پرسا جهنشینا ڕێبەرێ بێ یە کۆمارە ئەسلامیە ئیرانی گەرم دبە تێ گوتن ئوسولگەر و ڕێبەرێ نەهای ئیرانێ چاوێ وان لێ موشتەبا خامنی گورێ ئایەتوڵڵاه عەلی خامنیە دا کو بکن جێگیری باویوی و دوبەریا ریفۆرم خوازانجی بەحسا هاتنە نەڤیە ئایەتوڵڵاه خومەینی دامەزرێنەرێ کۆمارە ئەسلامیە ئیرانێ تێکردن. پێشنوێژی ئەم هەینیەی تاران دەڵێ دەبێت بە بڕیارێکی شۆڕژگێرانە ڕێبەری داهاتوی کۆماری ئیسلامی ئێران دیاری بکرێ. باسی ڕێبەری ئێستا گەرمە و لە دووبەرەی ڕەفۆرم خواز و ئوسولگەرادا کوڕەکانی ڕێبەری ئێستا و ڕابردوو لە پێشەوەن. ئێستا دووبەرە بۆ یەکلاکردنەوەی ڕێبەری داهاتوی ئێران بەرامبەر یەکتر وەستاونەتەوە. بەرەیە کە خۆیان بە ڕەفۆرم خواز و درێژە پێدەری ڕێگای دامەزرێنەری ئەو کۆمارە ئیسلامی دەزان و لە ئێستاشەوە قۆڵیان لێ هەڵماڵیوە. پێشەنگی ئەو بەرەیە ئەلی ئەکبەر هاشمی ڕەفسەنجانیە کە ساڵی 1934 لە ڕەفسەنجانی سەر بە پارێزگای کرمان لەدایک بووە. هاوڕێی نزیکی ئایەتوڵڵاه خومەینی دامەزرێنەری ئەو کۆمارەیە. سەرۆکی یەکەم خولی پەرلەمان بووە، چوارەمین سەرۆک کۆماری ئێران بووە، هاوکات دووەمی سەرۆکی ئەنجومەنی پاراستنی دەستوریش بووە. لە ساڵی 1989 تاکو ئێستا سەرۆکی ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندیەکانی ئێرانە. گرفتە گەورەکانی بەردەم ڕەفسەنجانی لە ئێستادا ئەوەیەکە ئێستا بە پشتیوانی لە فیتنە و ڕەفۆرم خوازەکان دەناسرێت و مەهدی کوڕیشی بە تۆمەتی گەندەڵی لە زینداندایە. دوای ڕەفسەنجانی لەو بەرەیەدا کەسێک دێت کە بە قوتابی ئەو ناسراوە، ئەویش حەسەن ڕۆحانیە کە لە ساڵی 1948 لە پارێزگای سێمنان لەدایک بووە. لە یەکەم خولی پەرلەمانی ئێراندا پەرلەمانتار بووە و بەرپرسی ئەنجومەنی پاراستنی ئاسایشی نەتەوەیش بووە. ئەندامی ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندەکانی ئێرانە و هاوکات ئەندامە لە ئەنجومەنی پاراستنی دەستوری ئێران. لە 2013ەوەش سەرۆک کۆماری ئێرانە. شانسی گەورەی ڕەفۆرم خوازەکان میراتگیری دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێرانە حەسەن خۆمەینی، هەم نەوەی خۆمەینیە و هەمیش ڕەفۆرم خوازێکی توندا. سەید حەسەن خۆمەینی لە ساڵی 1972 لە قۆم لەدایک بووە. کوڕی سەید ئەحمەد خۆمەینیە، هاوکات هیچ بەرپرسیارەتی حکومیشی نەبووە. ئێستا بەرپرسی ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی بیرروڕاکانی خۆمەینیە. لە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەریشدا شیاوی پەسەند نەکرا. لە بەرەی بەرامبەریشدا لە سێ کەسیان دوانیان مەندیلی ڕەشیان هەیە، واتە سەید و ئەولادی پێغەمبەرن، هەر بۆیەش ڕەنگە چانسیان زیاتر بێت. دەوترێت لەو سیانە دوانیان بۆ کوڕەکەی خامنەی چالاکی دەکەن. ڕێبەری ئێستای کۆماری ئیسلامی ئێرانیش ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ ئەوانە بە شۆڕژگێر و ئەولادی پاکی شۆڕش دەزانێت. یەکەمیان کوڕەکەی موشتەبا خامنەییە کە ساڵی 1969 لە مەشهەد لەدایک بووە و کوڕی سەید عەلی خامنەییە و زاوای حەداد عادل کەسی یەکەمی ئوسولگەراکانە. لە سوپای پاسداراندا دەستی دەڕوات و ئوسولگەراکان لە ئەنجومەنی شارەزایان پشتیوانی لێ دەکەن. سەرپەرشتی دارایی نووسینگەی ڕێبەری و بنەماڵەکەشی دەکات. هاوکات لە بەرەی ئوسولگەراکاندا ناوی کەسێک دێت کە ئێرانی نییە بەڵام دەوترێ خامنەیی خۆی ناوی هێناوە. ئەویش سەید مەحموود هاشمی شاهرودیە کە لە ساڵی 1948 لە نەجەف لەدایک بووە. 10 ساڵ سەرۆکی دەستگای دادوەری ئێران بووە. دامەزرێنەری ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق بووە و سەرکردەی حیزبی داعوای عێراقیش بووە. کەسی سێمی ئەو بەرەیە سادق لاریجانیە کە دەسەڵاتی زۆرە بەڵام سەیدیش نییە. ئەو لە ساڵی 1960 لە نەجەف لەدایک بووە.
ئەندامی ئەنجومەنی پاراستنی دەستورە و لە 2009 سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانە. عەلی لاریجانی برای سەرۆکی پەرلەمانی ئێستا ئێرانە و محەممەد جەواد لاریجانی براشی ئێستا سەرۆکی ناوەندی مافی مرۆڤی ئێرانە. ئێستا تەندروستی ئایەتوڵڵا عەلی خامنەی جێگیر نییە و هاوکات ئەنجومەنی شارەزایانی ڕێبەریش ئەم جارە جێگیر نییە. کەسانێکی نزیک لە ڕێبەری تێدا نەماوە و ڕەخنەگەرەکانی دەستێکی باڵایان هەیە. هەر بۆیە دیار نییە خامنەی خۆی جێنشینی خۆی یەکلایی دەکاتەوە و ئەگەر وای کرد سێ کەسەکەی یەکەمی ڕەخنەگری قبوڵی دەکەن یان لێ دەگەڕێت دوای خۆی پرسەکە لێکلایی بێتەوە. شەڕ و پێکدادانی سەخت لە نێوان هێزەکانی سوپای لیبیا و چەکدارنی میلیشیاکان لە شاری بنغازی دەوڵەمەند بەنەوت سەری هەڵدایەوە و دووکەڵی ڕەش ئاسمانی ناوچەکەی داپۆشیوە. دوای گواستنەوەی بارگای حکوومەتەکەی لیبیا لە تونسەوە بۆ تەرابلوس حکوومەت لاوڵدایە ئارامی و سەقامگیری بگەڕێنێتەوە بۆ وڵات و کۆنتترۆڵی ئەو ناوچانەش بکاتەوە کە لە ژێر دەستی میلیشیاکاندان. ئەمە دووکەڵی بیرێنەوتەکانی ناوچەی بنغازی لیبیایە کە بەهۆی سەر لە نوێ سەر هەڵدانەوەی شەڕ و پەیدەدانەکانی نێوان سەربازانی سوپا و چەکدارە تونڕەوەکان زیانیان پێگەیشتووە. پشت بەخوا سەرکەوتنمان نزیکە، زۆرمان نەماوە کۆنتترۆڵی کارگەی چیمەنتۆکە بکەین، بەڵام ناوچەکە هەمووی مین ڕێژکراوە و قەناز بەدەستەکانیش لە شوێنە بەرزەکانن، بۆیە پێشڕەویەکانمان سستی پێوە دیارە، بەڵام پەنا بەخوا هەر سەردەکەوین. شەڕ و پێکدەدانی سەخت لەگەڵ ڕەچی هەواری نزیک کارگەیەکی چیمەنتۆ بەردەوامە و سەربازانی سوپا لەگەڵ هێرشەکانیان بەردومانی ناوچەکانی ژێردەستی چەکدارە تونڕەوەکان دەکەن. هیچی وانە ماوە، مەبەستمەوەیە دوژمن تەنها لە پاشەکشەدایە، بەڵام ئێمە هێزێکی نیزامین بە گوێرەی فەرمان و ڕێنمایی پرەنسیپە سەربازیەکان جێبەجێ دەکەین، فەرمان لە فەرماندەیی باڵا وەردەگرین. شاری بنغازی دەوڵەمەندە بە نەوت و بەلانکەی سەرهەڵدانی ناڕەزایەتەکانی 2011 خەڵکی لیبیا دادەندرێت دژی دەسەڵاتەکەی موعەمەر قەزافی. نهگرتیên Guantanamo yên berî hatin veguhestin ji bo welatê Siûdiyê û dê li jêr programeke dubare pêgihandina wan di nav civakê de derbas bibin. Li gor rêkeftina siyasî navbera welatên Siûdiyê û Amerîkayê de nehgirtiyên Yemenî godî girtîgeha Guantanamoya leşkerî debûn hatin veguhestin ji bo Siûdiyê. Ev veguhestin beriya çend rojan ji serdana serokê Amerîkayê Barack Obama ji Siûdiyê re encam da. Goveke nûtirîn gava ji bo cîbcîkirina biryara girtina Guantanamoyê. ڕێککەفتنێک ji bo şopandina girtiyan hat kirin, hejmarek mezin ji Yemeniyan ku demek dirêj ti girtîgehê de mabûn. Hêviya me ew e ku bernameyek rasteqîne were cêbjêkirin ji bo ku hêviyek nû bide wan û vegerin parçek ji civakê. Welatê Siûdiyê li ser pêşewaziya van girtiyan erê kir. Lê piştî danûstandinên dirêj. Go ev mezintirîn hejmara ji girtiyan hatin veguhestin ji dema go Obama neyata xwe derbarê girtina vê zîndanê derborî. Dema firîgeha xwarê min hez kir ez li malê me. Di nava malbata xwe de spas ji bo Xwedê, her wiha ji bo her kesekî alîkarî kirî. Girtîgeha Guantanamo ya leşkerî li Kubayê ye. Hikûmeta Amerîkî jî ji sala 2002 ve vê girtîgehê bikartîne. Bi taybetî ji bo kesên tê gumankirin got terorîstin. Tu yasayên mafên mirovan jî li ser nayên cîbcîkirin. û niha jî nêzîkî heştê kes têdana. Îvan Umar, Kurdistan 24. Bi ser teqîna li Enkawayê re salek derbas bû. Sabriya Elkenar Yazciya ku di bûyerê de weke birîndar xwe xilas kirbû, hêj wê demê ji bîr nekiriye û birînên xwe jî dijî. Salaborî di hevdeyê Nîsanê de li herêma Enkawayê ya Hewlêrê li nêzîkî Serkonsolxaneya Amerîkayê ji aliyê Daişê ve êrîşeke bi bombeyê hat kirin. Di teqînê de 2 kes canê xwe ji dest dabûn û 8 kes jî birîndar bibûn. Sabriye Alganer Yazıcıya ku niha li Stenbolê de jî
یەک جوان بریندارانە هم دهشێ wê de hem dilaşê wê de birînên kûr çêbûye. Hê jî wê demê ji bîr nekiriye û bi birînên xwe dijî. Saat 17:40 civarı. Saat nêzîkî 5:40 deqan de gel havalan em hatibûn cem hev. Derbarê karekî de em daxivîn ji nişkê ve ez di nava pîtên agirê de mam di serî de me tiştek fehm nekir bi rastî min nezanîbû ku bombe teqiya bû. Cil û kincên ku min li xwe kiribû dişewitîn. Porên min şewitî bû. Min hewl dida ku ez vemirînim. Heta wê demê min li ser laşê xwe êşekê nehesiya. Paşê ji nişka ve canê min êşiya ling û milên min tev deşiyan. Çok acıldığını hissettim. Yazıcı di nav teşqeleya teqînê de diqîre û hewar dike. Ciyeke bi ewle digere pişre dike ve navxaniyekî. Ben bir evin kapısını açık gördüm. Direkt Min dît ku deriyê malekê vekiriye min yekser xwe avêt nav malê min sarinc vekir û li ava sar geriyam. Pişra min ava sar bi ser xwe de rijand. Milên min reş bibû di nava xwînê de mabû solên min ne li piyê min bûn. Perçeyên camê li piyên min zeliqî bûn. altı cam parçalarıyla doluydu. Piştî teqînê yazıcı 6 meh ji bo dermankirinê li nexweşxaneyê maye. Niha destê xwe yê çep bi zehmetî bikartîne. Dermankirina wê hê jî berdewam e. Beriya teqînê û piştî teqînê nêrîna wê ya li ser jiyanê jî diguher e. Dolu dolu yaşamaya çalışıyorum. Bila mirov qeder û qîmeta jiyana xwe baş bizanin û li gor wê bijîn. Niha jî dibêjin vê gavê piştî vê hevpeyvînê em ji hev veqetiyan dûvre çi bê serê me em nizanin. Sonra başıma ne geleceğini bilmiyorum. Sabriye yazıcı di sala 2010 de çûye Hewlêrê û 5 sal li wir maye. Kelûpelên mekânîk difirot. Lê piştî teqînê ve geriyaye Tirkiyê. Niha ji bo wê jiyan jinû ve dest pê dike. Ercan da Kurdistan 24 İstanbul. بادروشمی ماڵی کەریم ئاغا بۆ هەمووانە لە قەزای چەمچەماڵ. ساڵیادی کەسایەتی دیاری کۆمەڵایەتی و سەرۆک عەشیرەتی هەمەوەند کەریم ئاغای هەمەوەند کرایە و بۆ بۆنێشەوە ماڵەکەی کەریم ئاغا کرایە مۆزەخانە و ناوەندی ڕۆشنبیری لە قەزاکە. ئەمڕۆ ساڵێک تێپەر دەبێت بەسەر کۆچی دوایی کەسایەتی دیاری کۆمەڵایەتی کوردستان کەریم ئاغای هەمەوەند لە مەراسیمێکدا کە ژمارێکی زۆر لە کەسایەتی سیاسی و حکومی و پەرلەمانتاری کوردستان و سەرۆکهۆزی عەرەبی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئامادەی بوون باز لە ڕۆلی کەریم ئاغای هەمەوەند کرا لە مێژووی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان لە منتیقەکە ڕۆیوە لە وڵاتەکە ڕۆیوە لە هەرێمی کوردستان ڕۆیوە ئەم پیاوە پیاوێک بوو بەڕاستی شانازی پێوە ئەکرا لە وڵاتان نەک لەم هەرێمە لەم وڵاتان شانازی پێوە ئەکرێ کەریم ئاغای هەمەوەندی لە ساڵادی کۆچی دوایی کەریم ئاغای هەمەوەندا کوڕەکانی بڕیاریاندا بۆ پاراستنی بیرەوەری و پێگەی باوکیان و پاراستنی ئەو ئاسەواروشتومەکە دانسخانی کۆچکردو هەی بوو بڕیاریاندا ماڵەکەی بۆ بکەن با مۆزەخانە و ناوەندێکی ڕۆشنبیری بۆ نەوەی نوێ وەکو وەفایەک بۆ خۆشەویستی باوکمان بۆ خۆشەویستی ئەو بۆ ئاسەوارەکانی ئەو شوێنی کە ئاسەواری لێدانا بوو ئاسەوارمان لێدانا و کردمان بە هاوشێوەی مۆزەخانەیەک ئەو شوێنی کە پەتوکەکانی لێدانا و لە کورسێکی دانابوو لە پاڵیا کتابی خوێنەوە و مطالعەی خارجیە کرد کردمان بە کتێبخانەیەک بۆ ناوچەکە کەریم فەتاح حەمەڕەزا ناسراوە بە کەریم ئاغای هەمەوەند لە تەموزی ساڵی 1927 لا گوندی گورگەیی فەتاحی سەر بە قەزای چەمچەماڵ دایک بووە ساڵی 1942 خوێندنی سەرەتایی تەواو کردووە بەهۆی هەڵوێستەکانی و هەڵکەوتەی کەسایەتیەوە پەیوەندی هەبووە بە مەلیک مەحموود و زۆربەی سەرۆکەکانی عێراق و سەرۆک هۆزەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەهۆی نەخۆشیەوە لە نیسانی 2015دا لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی هەموون بە خەک پێدرا بۆ نیوسەریم کوردستان 24 چەمچەماڵ بەێ تەماشەوان هێژاوەکیمە دەستپێکا بەرنەمەخوا دەژگوت ئەمێ دەرباسی مژۆرە خەبن ئەوژی لەسەر تێکلکردنا پاشمای چێ لێ عیادەین پزیشکیان نەخۆشخانەیان بە شوەیەکی گشتی لەگەل زبلێ ماڵان ماترسیاوی لەسەر ژینگە هەیە وێ چ بە نەهاژی میوانێ مە لە دهۆکێ حازم عەبدی ڕێڤەبەرێ ژینگە و پاکیا لە باژڕوانیا دهۆکێ میوانێ مەیە کێکی حازم ڕۆژ باش ئەم هەگەر وەرن لەسەر vەیەکێ ماترسیا vەیەکێ حتا چ قاسێ لەسەر ژینگە هەیە بگشتی هەگەرم باخەڤن کێکی حازم یانێ
پاشماین پزیشکی ئەم بەحسێ بکەین یێ عیادەین پزیشکی نەخۆشخانەیان تێکەلکردناوێ لەگەل زبلێ ماڵان باشی بە هەورە تێن فرێدان حدا چ خاسی مەترسیاوەیەکی لەسەر ژنگەی هەیە بله سپاس هەلبەت ئەم بێژن گلێشێ ساقلەمی هەنکو نیفایاتێت ساقلەمی هەلبەت کارتێکردنە گەلە خراپ سەر ساقلەمی هەیە چونکو کەرەستێت کیمیاویە تێدا کەرەستێت جاراویە تێدا و ئەویدی خۆشی خلاصکردنا ژوان کەرەستێت ساقلەمی ینی ژوان گلێشێ ساقلەمیە مەرجێت خۆیت هەینە ینی تشتێ باشتر گەلێک شوان پێت بێ بێن سۆتن ڕێکا مەحرەقا ینی فرنا جهێ داخێ هەندە خستایە بەس پاگەلە کاژنینە ئەvê دیژێک پێویستە شێوەیەک تا بەحسا سووتاندنا وان کەرەستانکە گەلو جهێ تایبەت ji بۆ vêyekê em behsa bajarê dihok bikin cihekî taybet bû vêyekê heye yan na ناخێر ئەبخوا پلانێدا هەبوو مەحرەقەیەک مەزم کردن دەینن تەنشت کارگا گلێشی دەڤەرە کواشێ کۆ زۆربەی گلێشی دەڤەرە زاخ و دۆکی و سێمی لە چتوێرێ لیژنەیەک هەبی ناوبەینە ژینگەی و باژێڕوانی ئاودی بەلەش بەر قەیرانەیە دارایی نەگەشتن هەندە نەخۆشخانەیە هەین وەک نەخۆشخانە ئازادی هەندێک دێتن بەس با قابلیاتەوەی کێمە ینی کیلۆغرامانە نەبتەنایە بەێ بەڵێ کاک حازم پێمان بڵێ ئەو خۆڵ و خاشاکەی لە شاری دهۆک کۆ ئەگرێتەوە ڕۆژانە یاخۆت بەڕێژە ئێوە هیچ داتایەکتان لەسەری هەیە کە چەنە و دوای کۆکردنەوەش ئەبرێتە کوێ لەکوێ فڕێ ئەدرێت ئێمە دەزانی چۆن ینی هەندێک طبعا ساڵی 2010 لەگەل ڕێکخراوە یونسێف بڕێگەی کۆمپانیا کۆبنوکسا مەسری دیراستێک یعنی تێر و تەسەل کرایە و مجللەدات و لەگەل سیدیەکان دەرچووە ئەوە تەوزیعش کرا و دەوایری معنی لەسەر یعنی چۆناتیات ئیدارەکردە زبل و خاشاک لە پارێزگای دوو دانانە پلانێک یعنی بۆ ماوەیەک درێژ و ناڤەنجی و ماوەیە کورد بۆ پارێزگا دۆکی و ماوەژێک ئەم وەردگرن یعنی داتە وەردگرن بەس طبعا گۆڕین تێدایە بەس مەیتەین داتە بەێ ئەو باست لەو سیدی و ڕێنماییەکان کرد چی ئەگرێتەوە کە دراوە بە لایەنی پەیوەندیدار دەزانین چۆن ئەو پلانی درێژخانەیە ینی پلانی درێژخانە طبعا لێرە کاری پێکراوە دەستگەی ڕاگر بەێ کاری لەسەر کراوە یاخۆت کار بەو ڕێنماییانە کراوە بەو پلانە بەێ ینی مەسەرەن لەسەر ئاساسی ئەو پلانە ئێستا لە پلان لەو مقاولێک دەرچووە کارگەیەک زبل و خاشاک لە دەڤەری ئامدی دابنێت لەگەل بناخکردنی ساخلەم وەکو ئەوەی لە گردەسین هەیە وەکو ئەوەی لە کواشێ هەیە لە پلانشمان هەیە لە دەڤەری زاخدا لەسەر ئەو دیراساتە طبعا ئەو منطقینەش حتا لە ڕووی جغرافیش منطقیە و دیراساتە احتیمال سەداساتی مە پێگیر نبینەوە بەس زۆر استیفادە لەکەین یعنی وەکو تەجربە بەێ ئەگەرم بەحسا ریسایکل بکەین ینی دووبارە بەکەرانی نەوان کەرەستان جارێک دیتن لە پارتگا دووەکێ تشتێک وەسە هەیە یان کار ژێرە تێکرنج بۆ وەیەکێ ئەبخوا بۆ ریسایکلینگێ توزانی زۆربەی دەولەتێت پێشکەفتی ریسایکلێن یعنی ژێدەری تێتکردن یعنی دەرێ ماڵال دەرێ بازاری کۆ حاویە جۆرا و جۆر دەینەوە بۆ فلان کەرەستەیەوە بۆ فلان کەرەستە توزانی ئەم دەولەت ئەم تازە بە چەند ساڵێکە مەدەستەوی سیستمی کردی یعنی بە بەرنا چارەسەرکردنا خۆڵ و خواشاکی نوکە گلێشێ بە تێکە لە چێتمە دوو کارگەیل کواشێ هەین ئێکژل گردەسین یعنی ڕێژەیەکی وەرگرت نە هەمی گلێشی ڤێڕەناگەت چکی ڤێڕەناگەت خاز تایبەت یا کواشێ یعنی نزیکی 1200 تانە نوکە چتوێرە ڕۆژانە ئەو بشێت دوورە 400 تانەکەوەسا یعنی ژێک جوداکردن کەرەستا ژێ بگرن پلاستیکەوە ئەلەمنیۆما و کارتۆنە و کۆمپۆستی چێکرد بۆ وەکو زەبل بۆ چاندنێ
بەڵێ کاک حەزم لەگەڵمان بمێنیتەوە ئێمە دواتر دەگەڕێینەوە لات و قسەی زیاتر لەسەر ئەو بابەتەکەین ئەچینە یەکێک لەو شوێنانەی کە خۆڵ و پاشماوەکانی لێ فڕێدرێ و پامنێرمان تەیفور ڕاستەوخۆ لەوێوە لەگەڵمانە بێت تەیفور پێمان بڵێ ئەو شوێنە کوێیە و ئەو خۆڵ و خاشاکەی لەوێ فڕێدراوە لە کوێوە بۆیەت و ڕۆژ باش و فەرموو. باڵە بەیانیتان باش ئەو شوێنێکی ئێستا من لێی وەستاوم پاشماوەی زبل و خاشاکی شاری سۆرانی لێوە دێت ئێستا ئێمە هەوڵ دەدەین شوێنەکە لە چاوی کامێرا نیشان بدەین کە ئەو زبل و خاشاکەی کە دەیبینین هەرچەندە بەشێکی ژێرخاک کراوە بەڵام ئەگەر کاکە سامان هاوکاریم کە شوێنی زبلەکە لەگەڵ شاری ڕواندز پیشان بدات ئەو شوێنە دەکەوێتە نێوان هەردوو شاری ڕواندز و شاری سۆران زۆر نزیکە لە هەردوو شارەوە هەرچەندە زبل و پاشماوی شاری سۆرانی لێوە دێت و لێرە کۆ دەکرێتەوە ئێستا تیمەکان کاری لەسەر دەکەن لەگەڵەوەی کە زبلەکە دەگوازنەوە لە شار دەیهێنە ئێرە و وەجارێشتر لێرە بەو ئامێرە لە یەک شوێن کۆ دەکرێتەوە بەڵام ئەوە شاری سۆرانە کە بەش بە باڵین کیلۆمەترێک ئەگەر کیلۆمەترێک ببێت لێرە زۆر نێوانیان نییە واتە ئەو شوێنە دەکەوێتە نێوان هەردوو شاری سۆران و ڕواندز سەبارەت بە هەڵکەوتەی شوێنەکە من نامەوێت قسەی زیاتری لەسەر بکەم من میوانێکمەیە بەڕێز مامۆستا ڕەفیق ستونی یەکێک لە چالاکوانە ناسراوەکانی بەری سۆرانە مامۆستا ڕەفیقم کاتت باش پێمان بڵێ لە چاوی کامێرا نیشانماندا شوێنێکە دەکەوێتە نێوان هەردوو شاری سۆران و ڕواندز و پاشماوەی زبل و خاشاکی شاری سۆرانی لێ کۆ دەکرێتەوە بەشێک لە شاری ڕواندزی زبل و خاشاکی دەیەندرێت ئێرە شوێنەکە تا چەند گونجاوە لە بواری ژینگەی دەست خۆجارێ کێشەی پاشما کێشێکی جیهانیە لە هەموو شوێنێک ئەم کێشە هەیە بەڵام پرسیاری جەنابێت پرسیارێکی معقولە ئایا ئەو پاشماوەی کە دێت لێرە دادنرێت تا چەند گونجاوە من بەسەراحەکە ئەو شوێنە دەبینم ینی مووقفێکین بەبیر دێتەوە کە باس لێ دەکەن لە بەرەسەردەی من نەبووە بەڵام لە هەولێر کاتێکی ئەو پاشماوە کو دەکرەوە لە سەردەمی ڕژێمی بەعس هەمووان دەبێت ڕۆژ ئاوا لەبەرەوە کە دەچێتە ڕۆژ ئاوا ئەو هەوایی کە لەوێ دێت کاتێکی پاشماوە دەسوزێنرێت هەموو دەگەڕەوە بۆ شاری هەولێر لێرەش کەسی دیکەن نیم چە تەشبیهێک هەیە ینی پێ ئەچێتن ڕێک لە ڕۆژ ئاوا نییە بەڵام ئەگەر سەیری شوێنەکە بکەن جارێ شوێنەکە گونجاو نییە چکە نزیکە لە شاری سۆران ئەمە یەک پاشان جگەلەوەی کە نزیکە شوێنەکە خۆی گەسی دیکەن شوێنێکی گەشتیاریە و نزیکە لە نزیکترین و باشترین شوێنی گەشتیاری کە ڕەواندزە و شوێنەکەشی بەرزە یعنی چەند مواصفاتی تیدا کە بەڕاستی بە پێچەوانەی ئەوەیە ئەو شوێنان دەستنیشان کردو بۆ ئەوەی لێ بنێژرێت یان لێ کۆ بگرێتەوە ئەوەی کە گرنگە باسی بکەم یەک شتی گرنگە ئەوش کە تیشکی خۆر بەرداوام لێ دەدا تا ڕادێک دەبێت هۆی لە ناوبردننی هەندێک لە مایکرۆرگارەکان ئەگەرنا ئەوانی تر بەڕاستی ئەمە پێویستە بە دوواداچوونێکی بۆ بکرێت و چارەسەری بکرێت چکە ئەمە چارەسەر نییە واتە ئەو شوێنێکی ئێستا ئەو زبل و خاشاکە لێ کۆ دەکرێتەوە هەم لە شاری سۆران نزیکە و لە ڕواندزیش و ناوچەیەکی گەشتیاریە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی شوێنەکە بگوازنەوە و تا ڕادەیەک فشار دروست بکەن لەسەر سەرۆکاتی شارەوانی سۆران من لە ڕاستی لە ینی فشاری ئێوە بوو کەی 24 کە ئێمەی هینا ئێرە من زۆر زانیاری تەواوم لەسەر ئەو ناوچێنە بۆ چکە من ئەوەی من ئاگادارم زیاتر لای سیدەکان بوو لەو ناوچەیە زیاتر پاشما لێ کۆکرێتەوە و ئێمەش و ڕێکخراوەکان تەنها فشارێ دەخێنە سەلانی پەیوەندیدار کە خۆم بەڕاستی بە ئەرکی خۆمەزانم بەڕاستی بە دڵسۆزی بچم بە دووادەچۆن بۆ ئەمە بکەم و لەیان بپارڕێنەوە لەیان داوا بکەن کە ئەمە مەسلەیەکی زانستیە پاشماوەیەک تلەوانەیە کاریگەریکی زۆر نەرینی بکاتە سەر تەندروستی ناوچەکە و کار بکاتە سەر ئەو شوێنە گەشتیارە پاشە لێرە گەر بگێتە ناوچێکی گەشتیاری پێم وایە هیچ لە پانک و لە سەکران کەمتر نابێت لە بەرەو ناوچێکی خۆی گەشتیاریە خۆ دەبێنێتن مامۆستا ڕەفیق ئێستا دەبینین ئامێرەکان کار دەکەن ئەو زبل و پاشماوەیە لە ڕێگەی ئەو شۆفەڵە کۆی دەکەن و لە یەک شوێن دیار هەوڵی ئەوە دەدەن کەمێک ژێرخاچ بکەم بەڵام ئەو ناوچەیە بەگشتی هەمووی ژێرخاک کراوە جینە بۆ خۆی کارەساتێکە بەڵام پێمان بڵێت چارەسەر چییە بۆ ئەو دیاردەی کە دەیبینین زیان بە ژینگە دەگەێنێت و نزیکە لە هەردوو شاری سۆران ڕواندز چارەسەریەکە چییە؟ ئەمە لانی ئەضعف العیلاجە سەراحەتەن شاردنەوەی ئەم پاشماوە من بە زیندە بە چاڵکردن نەبینم لەبەرەوە شوێنەکە گونجاونی ئەگەرنا خۆی ئەمە سیستەمێکی زانستی ئەبێتن ئەم پاشمەوە هەموو زیندە بە چاڵ بکرێتن ئەوەی کە گرنگە لێرە باسی لێ بکەم بۆ بینەرانیش بە زۆری ئەو پاشمەوە چییە پلاستیکە مادەی نەوتی خاوی ڕەشە کە پێدرین پۆلیمەرایز کە زۆر بە ئاسان توانێت بەکار بهێنرێتەوە و لە ساڵی 1933 کە یەکەم جار پرۆژێکی گەورە و زەبەلاحدانرە بەوەی ئەم لایلونە دووبارە بەکار بێتەوە بەکارهێنانەوەی لایلۆن ڕیسایکلینی
کاریگەریکی زۆر باش دەبێتن بۆ سەر بازار و پێم وایە ئەمە پاشماوە نییە ئەمە هەندێک جار پێڵێن لە پاشماوە بۆ زێر بۆ بە جوورێک لە داهات لە دارە لەبەرەوە ئەمە داهاتە ئەمە پاشماوەیەکە بەڵام دەبێتە داهات توانین دووبارە بەکاربێنیتەوە. مامۆستا ڕەفیق تۆ باسی ریسایکلین دەکەی و دووبارە بەکارهێنانەوە ئەو پاشماوانە بەڵام ئێمە گرفتێکمانەیە لێرە خۆ ئەوەی کە دەیبینین بەبێ ڕەچاوکردنی ئەو پێکاتێ ئەو مادەیە ئەو پاشماوەیە هەمووی تێکەڵ کراوە خۆ دەبێ ئەو کات سیستەمێک دابدرێت. کە گەیشت ئێرە بە تێکەڵی دەگات ئێرە بەداخەوە خۆی جاکردنەوە ئەبێت لە پێش دەرگای ماڵان بێت چەند حاویەک هەبێت جا بکرێتەوە بۆ مادەی پۆلیمەرەیز ئەو مادەی کە لایلونی زیاتر تێدایە ئەوەی کە ئۆرگانین یعنی هەندێک خواردنی تێدایە بەداخەوە خواردنە پێویستە لە شوێنێک تر هەڵبگیرێتەوە یان بخرێتە ناو شوێنێکە ماسی تێدا بێتە خواردن هەندێک لە گیانەوەران بەڵام لێرە هەموو بەجووری تێکەڵ کرا ئەمە ئەضعاف العلاجێک و پێم گوت لەبەرە بە تێکەڵاوی دێت ناچارن بە تێکەڵاویش ژێر خاکی بکە ئەگەر نە بە هیچ جۆرێک ئەمە چارەسەر نیە. مەسەلەی ریسایکلینیش یان ئەگەسەی دیکەن ئەسڵی وشەکە کە لە ئینگلیزی باسەکارێت دووبارە بەکارهێناوەی پاشماوەکان نەیگوتیە پاشماوەیەک هەموو پاشماوەکان پاشان لەکوێ ئەمە بەڕاستی مەرجێکی زۆر گرنگە لە کوردستان هەیە ئەمە بتوانین بنێن بەڵام تەکلیفێکی زۆر ئەچێتن یانی تەسەوەر بکە ئەوەی کە لە سلێمانی کۆمپانیایەکی فەڕەنسی دایناوە نزیکەی 50 ملیۆن دۆلاری تێچوو ئەگەر زانیارەکانی مشور نەبن لەوە کەمتر نیە گە زیاتریش نەبێتن بووە ئەگەر لێرەش دابنرێت پێویستی بە کولفێکی زۆر دەکات بەڵام داواکارێن لە خاڵک بتوانێت لێک جاب کاتەوە هەندێک هەیە دووبارە سوود لێ ببینێتەوە کەمتر ئەم پام لایلونە بەکاربێنێ ئەمە شۆڕەشێکمان بەرپاکە شۆڕەشی سپی بۆی بە خەڵک بڵێن سەیریکەن ئەگەر لە چاوی کامێرە ببینن بەڕاستی لێرە گۆڕستانێکە نەهامەتێک لێرە دروستی بەسەر خەڵکی ئەم ناوچەیە چارەسەریشی نییە زەحمەت شەبێ. بەڕێز مامۆستا ڕەفیقستونی زۆر سپاس بۆ چەندە شوێنەکە زۆر نەگوتەوە بۆ نیشی زۆر ناخۆشە بەڵام ئێمە شتەکە بزانین کە بەڵێمە کارەساتکە بالفعل میوانی ترمانەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ سارا ئەوە ئەو دیمەانە خۆتان بینیتان ئێمە هیچ کۆمنتێکمان نیە ئەوەش میوانەکەم ئاماژەی بۆ کردکە شوێنێکی نەگونجاوە ناوچەیەکی گەشتیاریەوە بە پێچەوانەی ئاراستەی باە ئەوەش بۆ خۆی کارەساتێک دروست دەکات چونکە لەگەڵ هاتنی بە بۆنەکە و زیانەکە دەگەێنێت بە ژنگەی شاری سۆر ڕواندز بەڵە. بەڵێ سپاس بۆ چەوە تەیفور ڕاستەوخۆ لە گەڵمان بووی. بەێ گەلێک سپاس بۆ هەفکارێمە تەیفور ئەف بوو لە سوۆران ئەم بزانن لە کەرکووکی لە باژاری کەرکووکی ئەوێکە چاوا تێگرن چاوا پاراستنە ژینگەهەیە تێگرن بە تێکەلبوونا پاشمان هەفکارێمە هونەر وی لەگەلمە بە هونەر ڕۆژ باش کەرم بگە. بەڵەبیانیەوە بینەرانی کوردستان 24 باش بەهۆی ئەوەی ئەو قەیرانە دارایی ڕووی لە کەرکووک کردووە بەشێکی زۆر لەو کۆمپانیایە کە ئەرکی پاراستنی کەرکووک و ناوچەکە بڵێن ناوخۆی کەرکووکیان لە ئەستۆ گرت بوو ئێستا ئەو کۆمپانیانە بەشێکیان وازیان لە کارەکاران هێناوە ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆر لە پیسی و خەوش خۆڵێکی زۆر لە چەند ناوچەی کەرکووک کۆ بێتەوە من ئێستا لە پێش قەڵای کەرکووکم ئێرە ئەو شوێنەیە کە ینی وەکو دیارترین شوێنی کەرکووکە وەک دەبینینەوە ئەوەتانێ پاشماوەیەکی زۆری پیسی لەم ناوە کۆ کراوەتەوە و زۆر جار دوکانداران ئەم ناوچەیە دەڵێن شارەوانی کە دێتە ئەم ناوچەیە لەبری ئەوەی ئەو پیسی ئەو پاشماوانە کۆ بکاتەوە لە شوێنێکی تر فڕێ بدات بە هەمان شێوە ئەویش فڕێ دەداتە نێو خاصەوە کە ئێستا ئەم ناوچەیە بۆتە بە زۆر ناوچەیەکی پیسەوان دێجار ئەم پیسیانی کە لێرەدا هەیە و ئەم پاشماوانەی کە لێرەدا هەیە گڕی تێبەرە درێوە دووکەڵێکی زۆر لە گەڵ خۆی کۆ ئەکاتەوە و ئەمەشە بێتە هۆی هۆکاری سەرەکی بۆ پیسکردنی ژینگە و ئێستا ئەمە شوای کردووە دوای ئەوەی کە ئەو کۆمپانیانە دەستیان لە کارەکانی خۆیان بەرداوە ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بیری لەوە کردووەتەوە لە ڕێگەی وەرگرتنی پارە لە خەڵکی کەرکووک هەوڵی پاکردنەوەی شارەکە بدەن ئەوەیش وای کردووە ئێستا بۆ نمونە هەر ماڵێک لە پێویستە 3 بۆ 4 هزار دینار بە پێ ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دیاری کردووە بدات بۆ پاکردنەوەی ناوخۆی کەرکووک و ئەمەش تا ڕادەیە نیگەرانی خەڵکی لێ کەوتووە تۆ منە ئێستا ئەمەوێت لەگەڵ خەڵکدا قسە بکەم بزانم ئەوان چی ئەڵێن لەسەر پاکردنەوە سڵاو کاتەوە باش قوربانی باش سپاس دەکەم ئێستا من ئەگەر بێتە بچینە سەرەوە ئێرە ئێمە بینیمان لێرە پیسێکی زۆر کۆ بووەتەوە شارەوانی ئەرکی چییە دێتم ناوە پاکاتەوە وڵای بە دەگمەی ناندین بۆچی ئەوان ئێستا دواتر ئەوان هەندێک دەر حکوومەت گلەی لە ئەوە کە ئێوە شەو پیسی وشتانە فڕێدەنە ئەوێەوە لە شوێنێکی دیاری کرا و داینانێن وڵای ئەمە پیسیمان نیۆ ڕاستی بێ دوش بەلەدیە بە دەگمەن دێت ئێرە
کە زۆر جبلەکان ژنیە فرێدەن و ناخواستە بەلەدیەکان ئەگە باری نەکەن ئەوەی بارکەم باری نەکەن نەکەن و ناخواستە کەواتە شارەوانی هەموو پیسیانە ئەو پاش ڕۆیانە فرێداتن تایبەتیان دانەنەوە بۆ پیسی خەڵک مەجبورێک کات ناخواستەوە ئێکە لەسەر شارعیشدای نیە معنای بەلەدی یاڵیگرێتەوە لەو حاڵەتەدا بیکاتە ناوخواستەوە باشترە پێتوانی ئەمە شێوازیەکی یاخود دیمێنێکی زۆر ناشرینی دروست زۆر ناشرینە بالفعل باڕڵە زۆر ناشرینە چی بکرێت بۆ ئەوەی ئەم ناوچەیە بە تەواوەتی پاک بکرێتەوە بێ حەلێکی بۆ بکرێت طبعا ئەمە یەک دووەمەش یعنی بەلەدیە ئەوە نیە شوێنێکی تایبەتی دانابێت شوێنە تایبەتی بێ خەڵک بۆی زبل فڕێ نەدا ئەبێ یعنی چاودێرێکی مستەمر هەبێ ئێوەکو دوکاندارەکان ئامادەن هاوکاری حکوومەت یاخود شارەوانی بکەن هاوکاریانەکەین بەدڵنیاییەوە ئێمەش پێمان خۆشە شارەکەمان پاک و خاوێن بێت ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری داوە پارە لە خەڵک وەربگرێت بۆ پاکردنەوەی شار ئێوە چی ئەڵێن وەڵی ئامادەین بۆ پاکردنەوەی شار بێمە هەمومان ئامادەین بۆ شتە زۆر باشە ئەمەوێ هەندێک شوێنی دیکە هەیە بۆ نمونە وێنەکان بگوازمەوە تۆ قسە بکەی ئەو برادرەیەوێ قسە کاک مەزە لەگەڵم بە هاویەکی دابنن هاویە ئەلێرە نییە هەتا ئەوانەش تەبلیغکەن دوکانەکان هەموو لە هاویەکەی دایبنن ئەو زبل زارێ بەڵێ ئێستا ئەو حاویە ئێرە شوێنێکەوەی نییە یاخود ئەو پاشمە ماوانەی لێ کۆ بکرێتەوە بە حاوەیە چارەسەرەکرێت چارەسەرەکرێت دوکانەکان تەبلیغکەن مراقیبێکی دانێن خەڵک پێخۆشە خاوێن و باوێن ئێستا لە هەر شوێنێکەوە خەڵکی شارەکانی دیکە سەردانی کەرکووک بکەن سەرەتاترین شوێن کە سەردانەکان لای قەڵای کەرکووک و ئەم بازاڕە قەرەباڵغەیە پێتوانێن شێوازێکی زۆر ناشرینی بۆ کەرکووک دروستێوەڵا پیسترین جێگا ئێرە بەرەو چاوە بەڵێ زۆر باشە یەک ئەگەر مەجاڵم بن لێرەش هەندێکی دیکە پاشماوەیەکی زۆر کۆ کراوەتەوە ئێرە نێو ئێرە خاصەی کەرکووکە وەک دەبینێ پاشماوە و پاشەڕێکی زۆری لێ کۆکراوەتەوە و دوکاندارەکان هەموو ئەوانەی کە دەمێنێتەوە فڕێ دەدەنە نێو خاصەوە هەندێک لە دوکاندارەکان دەڵێن ئەمە ئەرکی شارەوانی شارەوانی خۆی پاشپاکردنەوەی فڕێ دەداتە نێو کەرکووک نێو پردی خاصەوە بله گلک سپاس با هفکار ما هنر لباجار کرکوکی مرا با گلک سپاس هنر منها بچون دهو که لورجی رهبر جنگاه و پاکیا باجروانی دهو که حازم عبدی جارا کدین که حازم وگرن آلیتا و کمال باجار سوران دید جبو پاراستنا جنگاه و کم دبینن او پاشمان دکن بن عرده داش بو بشارتنوا اگر ام بیشن دالی تندرستی حتی چقاسی اویکه تندرسته و لپارزگاه دهو که اویکه چه آته گرن؟ تزانی ابخوا یا مر آریشا کنکرنا گلیشی و گواستنینا آریشا او وینما دیتیل سوران او بانجليزيت بيجن not in my backward يعني هر كاس حاس كد قليش دري مالاوي رابط محلي رابط بس كاس قبيل كد قليش بافجي بيش مالاوي يعني ابا مسألة انجليزية طبعا وقت تقليش بين الوير السوران طبعا تديشي باجيري باقجة طبعا اف اريشال همي دولة شيبي يتسربورين طبعا اف اريشا يا مصري هفليري يعني وقت تجهز القا تجدو كده هفليري هم آگره پیو و دیگه لبسر باجره دیدید او رجای مسترا پتر ما ترسیج که غاز جراوی چه دبن و اوه تقریبا تشتگشتی الحمیل سر استعراق في شکلی تید بناخ کرن ما بیا ساخلم دست بکیل گردسین ام شواک ساخلم يعني شواک ساخلم چاوا تو ده آخه درسکی و ده نایلون کی نایلون اکستیر دو ملیما و ده فیلتر آداینی و ده نخی میجبرچه دا او آوا پیس جیت تنشوی گلیشی نچد بن آوا جرزویا آوا بیرا پیس نکتن هر واساس تو جن نخی می دا میش و کیسکو مشکو جرد او اوید ایشاوت گوازن نکبن ناف دا کاری وسط تیگرن تا دانینا لایلون آوان که حازم کاری وسط تیگرن براستی یا نه؟ بله او عازله يعني بجني سيلينج يعني ايسوليتد عزلة كد 2 مليم يعني تقريبا وقع الصينية ضعاف نشد بنزوية ده ما القردسية ما الكواشيجي شكلي الكواشيجي داخل أجبر قيرانا آبوري ما لاندفيلك بجنة ثاني تريلي يعني بشيواكرنا بناخكنا قلب شيواك ساقلم ما 20,000 متر دجار شكرن 130,000 متر دي دجار ماند كي شبر عارشة
بودجەنینە پلانێمەدا یعنی کۆمپانیاک ئەڵمانیا بۆمە دیزاین کردی پێویست ئەو دوو کارگەین مەلکواشێ ئەو وێستێژێ دەردکەوێت ئەو گلێشێ گۆژێک جودا ناکرد بچت وێرێ الوێرێ ئەو نایلۆنکری عەزلکریە ئەو ئەوێدی خاصە تایبەتی ڤیشۆلیە و فیلتەرێت هاین بۆڕیە هاین وێت بن حەوزەکێ یعنی شۆلێک ڕێکۆپێکە بەس جێداخێ ئەمە قۆناغێکی چێ کرد و هەروە ساڤێگافکێ ڕێکخراوەک ئنجۆک فەرەنسی دێبۆمە ئەویدی وێزگەهەک پاقشکردن ئەوێ ئاوا پیسجێک دەینتن بەڵێ ئەگەر پێمان بڵێ ئەوەی من گوێبیست بووم لە جەنابتان باست لەوە کرد کەم کێشەیەکی گیانیە و ئەو بەڕێزەی سۆرانیش بە هەمان شێوە ئاماژەی بەوە کردووە لایانی پەیوەندیدار لەبەرەوەی کە کێشەکە کێشەیەکی گیانیە ئیتر بیر لە چارەسەری ناکاتەوە یان بە شتێکی ئاسایی وەریەگرێ بۆ نمونە کە گرفتی خۆڵ و خاشاک و پاشماوە هەبێت لارێمی کوردستان نەبا ئاسایی وەردەگرێت ئەو خە گرفتە بەس چییە یعنی نابێ بە عاتفی بچیە شتە دەبێ بە پلان یعنی مەسەڵەن بۆنەما من راپۆرتێکم خواند لەسەر ئیسرائیل لەسەر ئەو ئاریشە ئەوان لە ساڵی مەسەڵەن هەشتاکان بیداتی هەشتاکان دەست پێ کرد ئەو پرۆسیجەرە تا 2000 ساڵی 2000 یعنی پاش نزیکی 20 ساڵ ئەو حالەتەی لە سووران مابوو یعنی وتی دوو جێگای گەورە هەمان یعنی دەبێت بە پلان ئەوەش بە پلانیان کرد مەسەن ئەوە چۆن قەبات دەکەین ئەوە خلالی 3 ساڵەوە 5 ساڵەوە 10 ساڵ طبعا بلاني يعني من حسك او درفه بدم الروم بكن يعني ريفابرنا خولو خاشاكي وقبلن بعربي اداره النفايات الصليبه يعني بازناك يعني سيركلك تماما دشت اولا يا كم جار بلان دواي باره يعني بجت ارخاندكي چلا حكومات چلا وبرهنان چلا خلق چلا بشكل وي بشكل دواي يعني اقتصاد عبوري يعني اوج دشنا يعني مثلا ليره اقل لك واشي امشت هل دبجيرين بلاستيك وانا هر دفروشين دشت تركي شكو كارجا لنا نينا ريسايكلينج بقى ديسان دوباره بكابي زور بي دشت تركي دواي هشيار كنا يعني برن توعيه يا يعني يا مجتمعي جناب چیکا زارو ئەوە هەمی پێک وەگرێ داینە نەیەک ئاریشەیە بەێ gelek spas بۆ rêveberê jinga û pakiya bajirvaniya duhokê Hazim Ebîd Mere bû rêveberiya giştî rêveberiya giştî ya bajirvan belê rêveberiya bajirvaniya parêzga dor belê rêveberiya giştî ya jinga û pakiya bajirvaniya duhokê Tib Mere bû li parêzgeha duhokê gelek spas بەڵێ زۆر سپاس بەردەوامین و هەنگاوەکانی چاکسازی دەچێتە ناو پرۆسەی خوێندن و سەرۆکی زانکۆی سەلاحەددینیش دەڵێت چەند بەشێک و بەڕێوەبەرایەتێکمان بەهۆی نەبوونی مامۆستا و پێداویستی تایبەت داخستووە. قوتابیان و مامۆستایانی بەشی کاری کۆمەڵایەتی لە کۆلێژی ئاداب لە بەشەکەیان بەو بڕیاری سەرۆکایەتی زانکۆ کەوتووە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن. حکوومەت پێویستی بە ئێمەیە نامانەوێ ڕەنجی چەند ساڵی خوێندنمان بە فیڕۆ بچێت ئەمە دروشمی دەستی قوتابیانە بەیەکەوە لەگەڵ مامۆستاکانیان دەیانەوێت نیگەرانی خۆیان بگەێنە سەرۆکایەتی زانکۆ مجتمعی من پێویستی بە کاری کۆمەڵایەتی کاری کۆمەڵایەتی ئەو بەشەی وەک خوێندکارانی باسی دەکەن خوێندنیان بە زمانی ئینگلیزیە دەتوانن جگە لە کەرتی حکومی بە ئاسانی لە کەرتی تایبەت کار بکەن قەیران و چاکسازی لەوەیدا قسمەتی ئەو هەڵەدا بخرێ ئەی چ قسمەتکە پێویسترە لەوەی کە کۆمەڵگە پێویستی پێیتێ تا ئەو کاتە بایکۆتەکەن تا بڕیارەکە ڕەفز دەکرێت و لەلایەن ڕاگری کۆلێژەوە سەرۆکی بەشەکە هاوشانی مامۆستا و قوتابیەکان هاتۆتە بەردەم سەرۆکایەتی زانکۆ بڕیاریشی داوە دەرگای هۆڵەکانی خوێندن جارێکی دیکە نەکاتەوە تام بڕیارە هەڵنەوەشێتەوە اختصاصی ما لشرق الأوسط اختصاصك طاقة لأوروبا بهر سي قطابي يك سوشيال وركريان هيا لا سرجم دامو دزگا كان سوشيال وركر هيا بو او قسمه قپات دكي برياركي زور بي دراسه بايكوت مان كرديا حتى او كاتي بردوام دبين كأو بريارة رفز بكريتوا هەمویان چاوەڕوان بوون سەرۆکی زانکۆ بێتەلایەن بەڵام چاوەڕوانیان بێسوود بوو سەرۆکی زانکۆش دەڵێت ئەم بڕیارە تەنها کاری کۆمەڵایەتی ناگرێتەوە ڕەنگە هەندێک بەش لە کۆلێژی هونەرە جوانەکان و پەروەردە و چەند بەشێکی دیکەش بگرێتەوە
دڵنیای فەرمانبەران دەکەمەوە کەوا کەس مافی نافەوتێ لەو تێکەڵاوکردنەوەی هۆبەکان یان بەڕێوەبەرایەتیەکان یانیش هەتا وەکو بەشەکان و بە تایبەتیش مافی قوتابی بە هیچ شێوەیەک نافەوتێ ئەو خۆی کە وەرگیراوە لە بەشی کاری کۆمەڵایەتی وەرگیراوە یا لە بەشی سانۆ وەرگیراوە لە بەشی سینەما وەرگیراوە تا تەخەڕوز دەکا هەر بەناوی ئەو بەشەیە ئەوە نییە بڵێ وەڵام من بەشەکە دادەخەم. زانکۆی سلاحەدین لە چاردە کۆلێژ و هەشتا بەشی زانستی پێک هاتووە خاوەنی 2200 مامۆستایە کە هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆران لەگەڵ 4000 فەرمانبەر ژمارەی خوێنکارانی دەگاتە 26000 بە قسەی سەرۆکی زانکۆ لە داهاتوودا بەهۆی چاکسازی ژمارەی بەشەکان گۆڕانکاریان بەسەردادێت. چاکسازیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان زانکۆکانیشی گرتەوە قوتابیان بایکۆتی خوێندن دەکەن و سەرۆکی زانکۆش دەڵێت لە پێناو ڕزگاربوون لەم دۆخە ناچارین کۆمەڵێک بەشی دیکەش دابخەین. گۆران شاخەوان کوردستان 24 هەولێر. ئەمە دەرباسی مژەراخوا یا دووەم ببن ئەو ژوی لەسەر ڕێنماین هاتوچۆی بە لەڤرژی میوانێمە ڕاد فازل حاجی حوسێن پەیڤدارێ پۆلیسێ هاتوچیە هەولێری میوانێمە گەلێک خێراتی سەرچاوە. بەخێر بێ. کاک فازل با باس لە ڕێنمایەکانی هاتوچۆ بکەین. گرنگترینە و ڕێنمایانی کە لە ئێستادا بەڕێوەبەراتی هاتوچۆ کاری لەسەرەکات کە جێبەجێ بکرێت چییە؟ بڵێ کە دەڵی ڕێنمایی هاتوچۆوەتە ڕێنمایی سەلامەتی بەرلام شتێک نەک ڕێنماییەک لە بۆ پڕکردنەوەی جیرفانی حکوومەت و بەتاڵکردنی جیرفانی هاوڵاتی کە پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکاتن بەڕێز باسیوەت کرد. تەعاان کە دەڵێن ڕێنمایی هاتوچۆ ئەو شتانەیە کە پەیوەندی بە سەلامەتی گشتیوە هەیە و بە دابینکردنی سیستەم و نظامێت چونکە کاتێک کە ڕێنمایەکانی هاتوچۆ لەسەر شەقامەکان جێبەجێ نەکرا ئەوەی دروست دەبێتن فەوزا لە نەتیجەی فەوزاش هەمیشە ئەگەری ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر دەبێت. بەڕاستی لەبەر ئەوە لەو ماوەیە زیاتر ڕێنمایەکان توندکران چووکە هەست بەوە کرا کە زۆرێک لە شلی هەبوو لە شەقامەکانەوە وای کردبوو کە نەک تەنها لە هەولێر لە هەموو هەرێمی کوردستان شەقامەکان زۆرێک لە فەوزای پێوە دیار بێت و زۆرێک لەوە بەدەربێتن کە خەریک بێتن چۆن بڵی بارەکە لەدەست دەربچێتن بۆیە ئێوە هیچ ببوورە هیچ لێکۆڵینەوەی یا بە دوواداچوونێکتان یان داتایەک لەسەرەوەی چونکە هاوڵاتیانەوەی من جۆمبیز بووم ئەڵەن قەیرانی دارایی و حکوومەتەیە پارە لە هاوڵاتی وەربگرێ بۆیە وای کردووە کە بۆ نمونە پارەی سەرپێچیەکان زیاتر بێ یاخود لە شەقامەکان تند و تۆڵیەکی زیاتر کامێرای زیاتر هەبێت. خۆی هیچ حکوومەتێک نییە بێوێتن هاوڵاتیانی خۆی ئەزیەت دەبەر لە هەموو شتێک دەبی هاوڵاتی ئەو بزانێتن ئەگەر هاوڵاتیش بۆ دەزانێت کە حکوومەتەکەی دەیەوێت ئەزیەتی بداتن و جیرفانی بەتاڵکە با ئەو پلانە حکوومەت دووە بکە سەر نەگرێت با لە بەرامبەردا پابند بێ بە یاسا و ڕێنمایەکان ئەگەر حکوومەت ئەو کاتە چەند یاسا و ڕێنمایەکان توندیش بکاتن چەند بڕی سزایەکان تند بکە هیچ ناچێتە جیرفانی وانە لە بەرامبەریشدا چی وەدەستێتن سەلامەتی وەدەستێت ئەوەی ئێمە هەدەفمانەوە هەموو بەگشتی حکوومەت کار لێ بۆ دەکاتن کەوا بکە ئاستی ڕووداوەکان کەم بێتەوە و ئاستی قوربانیان کەم بێتەوە چونکە بەڕاستی ئەوە ساڵێک دو ساڵە زۆرێک لە بەرەوە پێشوەچوون چووە لە مەسلەی سیستەمی هاتوچۆ بۆیە هەوڵ دەدەن کە ئەو شتە وا بکەین کە بەرەو دواوە نەگەڕێتەوە چونکە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بەداخەوە لە شەقامەکانی ئێمە ڕێژە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر زیادی کردبوو. کاتێک کە توانیمان کۆنتترۆلی بکەین هەندێک چۆن دڵی دەستێکە بوو کەوای کرد ئەو شتە تێک بداتن هەوڵی ئەوەدرا کە ئەو بارە لەبار ببردرێتن بۆیە یاسا و ڕێنمایەکان توندکران وە سزاکانیش توندکران لە بەرامبەردا بۆ ئەوەی ئەو هەوڵە سەر نەگرێت وەسپاس بۆ خۆش ئێستا ئەو یاسا و ڕێمایانە ئەوتی جێبەجێ کراوە لە ڕۆژی سێسەوە دەست بەکراوە بەوە هەست دەتوانم بڵێم لە ڕۆژی سێسەوە تاکو ئێستا لەوانەیە 150 شەقام فەرقی کردبێتن چونکە پێشتر کە لە شەقامەکانی هەولێر دەڕۆیشتی یان هەموو شەقامەکانی هەرێن بەڵام من بە تایبەتی هەولێر نمونە دێنەوە چونکە من لە هەولێر دەژیم ئەگەر ئۆتۆمبیلەکەت ببینی باکە جامەکانی سپی باز شتێکی غەریب بوو ئەگەر ئۆتۆمبیلەکەت ببینی باکە دەستکاری تابلۆکەی نەکرد بە شتێکی غەریب بوو نامۆ بوو چونکە بەڕاستی بوو بۆ دیاردا بۆیە ئەو ڕێنمایانە کە دەرچوون ئەوە وای کرد کە ئێمە دەست بەکار بین بە توندیش و لەو ڕۆژێ دەست بەکار بووینە نزیک لە 400 ئۆتۆمبیلمان لەو جۆرانە کە بە شێوەیەکی زۆر سەرپێچی چۆن دەڵی زەق لە شەقام ڕۆیشتون و بڕی سزای زۆر توندیش دراون ئەو ئۆتۆمبیل لە ماوەی چەند لە ماوەی نزیک لە 2 هەفتە بە توندی دەستمان پێ کردووە لە ماوەی 2 هەفتە 400 سەرپێچی بەڵێ ئەوەی کە دەستمان بەسەداگرتووە ئەوەی نەک ئەوەی ئۆتۆمبیلەکانی کە دەستی بەسەدا دەگیرێت جیای لەگەڵەوەی کە سەرپێچی هەلە بۆ دەنووسێ ها یعنی ئەوەی کە دەستی بەسەدا گیراوە 400 ئۆتۆمبیلە ئێستا گەراجی بەڕێوەبەراتی هاتوچۆ هەولێر یەکێکە لە گەراجەهرە گەورەکانی فەرمانگەکانی هەولێر پڕ بووە تەنانەت گەراجی شمالەتەنیشت خۆمان بەکرێ گرتووە ئەویش ئۆتۆمبیل لێدانراوە من وێنەی ڤیدیۆ هێناوە خۆزگە نیشان بدرێتن کە چ جۆرە ئۆتۆمبیلێکمان دەست بەسەدا گرتووە یعنی بەڕاستی بەداخەوە کاتێک کە ئاستی هۆشیاری کەم بووە
زۆر جار هاندەر دەبێت کە هاوڵاتی نەک سەرپێچی بکاتن شتێک بکاتن لە سەرپێچی گەورەتر چۆن بڵێ تاوانێک بکات یعنی تەسەوەرکەن جامڕۆژ زۆرێکە لە سەرپێچی ئێمە دوێنێ ئۆتۆمبیلمان دەست بەسەدا گرتو لە جیاتەوە جامەکانی ڕەش کردێت خێمەی لە جامەکان زۆر کە باش ئەمە وەرن لەسەر سەرپێچیان بە شوەیەکی فراتی لەسەر باخبن ئەمێن هاوەرن لەسەر نرخی زیادایی وە زیاد کردی هەگەرم بژن سەرپێچی وەرەگرن بەهایەوەی چ قاسە کە سزا بەرامبەر سەرپێچی کە نرخەکە زیاد بکرێ من وەکو باسم کرد باشە خۆی ئیلزام زیاد بووە هەمووی زیاد بوو ئەم بژێرە چ قاسە طبعا پێشتر لەسەر جامڕۆژکردن ئەگەر ئۆتۆمبیلێک دەستی بەسەدا بگیرا بە لە مەفرەزەیەک تەنها 40,000 دینار لێ وەردەگیرا بەڵام بەپێی بڵاونامەی بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڵاونامەی ژمارەیەک بوو کە لە ساڵی 2016 دەرچوو ئەو بڕە سزایەتون کرا بە 1 ملیۆن دینار و هەر شوفێرێک ئێستا کە دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دابگیرە کە جامەکانی ڕەش کرد بێت بڕ 1 ملیۆن دینار غەرامەی لە بەڕێوەبەراتی هاتوچۆ لە 40,000ەوە بۆ 1 ملیۆن 1 ملیۆن 40,000 با بکرێتە 10 ملیۆن تۆ هاوڵاتی بە پابند بە بۆ ئەو 40,000ش نەدەی نەک ملیۆنەکە نەدەی یعنی زۆر زار باز لەوە دەکرێت دەڵێن بەڕێوەبەراتی هاتوچۆ جیرفانی خەڵک بەتاڵ دەکاتن باش خۆی مناچین ئۆتۆمبیلێک دەست بەسەدا بگرین کە جامەکانی ڕەش نەکرد بێت ملیۆنەکەشی لێ ناسەرین وانە بەڵام کاتێک کە جامەکانی ڕەش دەکات وەکو مدەڕعەیەک لە شەقام دەڕۆ ترس و دڵە ڕاوچێدا خاتە دڵی خەڵکیش نەک هەر ئەگەری ڕووداوی هاتوچۆ دروستەکە بێگومان ئەو کاتی توش دەبین کە ئێمە سزای بدەین دەبێت سزاکەشتون بێ لە بۆی ئەو هەڵسوکەتە دووبارە نەبێتەوە چونکە ئێمە بینیمان بە 40,000 دووبارە بووە هزارەکەی هەیە بڵێ نەخێر جامڕۆژکردنی یەک لەوانە بوو دەستکاریکردنی تابلۆ بە هەمان شێوە ملیۆنێک دینار غەرامێت جگەلەوەی کە کەسەکە دەدرێتە دادگا چونکە ئەوەش ملاحەزەوە ماکرد زۆر کەس لە بە خۆ دزینەوە چونکە بەداخەوە خەڵکانی ئێمە هەندێکیان تەنها لە بە خۆ دزینەوە لە ئەوەی کە خۆ دزینەوە لە لێپێچینەوە لە گەرانیان لە کامیرەکانی چاودێری جۆرەها ئیبداع دەکەن لە خۆ دزینەوە یەک لەوانە ئەو بکە تابلۆی ساختیان بەکاردێنا یان خود تابلۆی ئەوروپی یاخود یەکێک لە ڕقەمەکانیان ڕەش دەکردەوە یاخود تابلۆی فەرمانگەی حکومیان بەکاردێنا بە ساختە ئەوە وای کرد ئێستا بڕی غەرامەکان زیاد بکرێتن هەر ئۆتۆمبیلێک کە دەستی بەسەدا دەژیرێتن کە ئەو جۆرە تابلۆیانەی بەستا بێتن جگەلەوەی کە دەدرێتە دادگا لەسەرەوەی کە دەستکاری کردووە ملیۆنێک دیناریش غەرامە دەکرێت و لەو ماوەی ئۆتۆمبیل هەبووە کە دەستی بەسەدا گیراوە هەردووچی هەبووە واتە هەم جامڕۆژەکەی هەبووە و هەم دەستکاری تابلۆکەشی کردووە بە 2 ملیۆن دینار غەرامە کراوە ئەگەر ئەم وەرن لەسەر ڕێنماین هەری تازەش بۆ دەستخستنە مۆلەتە شوفێری چییە؟ گواردن بەسەرداهاتێک ڕێنمایەکەوەی طبعاً بەپێی یاسای هاتوچۆی عراقی کە دیاری کراوە هەر کەسێک لە بۆی کە بێ مۆڵەتی تایبەت دەبێن دەبێت بە ساڵ و مانگ و ڕۆژ 18 ساڵی تەواو کردبێتن جگەلەوەی کە لە فەحسی طبی دەربچێتن بە ئەو شروتانێک کە پێویستە لە بۆ پێدانی مۆڵەتی شوفێری ئەوانەی هەبێتن و هیچ کێشەیەکی طبی نەبێتن و هیچ کێشەیەکی عەقلیشی نەبێتن کاتێک کە لەو فەحسان دەرچوو ئینجا دێتن لە بۆ هەیە وەک وەر هاوڵاتیەک بێتن فۆرم ڕادەکێشێتن و ئیمتحانەکان دەکاتن یەکەمین جار ئیمتحانی ئیشارات و میکانیک دەکاتن لە دوای ئەوە دەچێتە ترای ڕقم هەشتی پێدەڵێن اینجا دەچێت ڕەمپە ئەگەر لەوانە لار سێژیان بۆ تاوی سەرکەوت لە بۆ هەیە کە مۆڵەتی شوفێری پێ بدرێتن ئەگەر ئەو مۆڵەتە ئەگەر ئەو بێت و هەرێکێک لەو شروتانی نەبێتن بێگومان ناتوانێتەوە لە سەرەتادا دەست بە معاملاتی مۆڵەت پێدان بکەی لە بۆی باش ئەم بەحسە ڕسوماتی جادە و ئەوە ژەنگە بکەن ئەو چاوەیە مەسەلاوی خۆی طبعا لە وڵاتی ئێمە پێشتر ڕسوماتی بەکارهێنانی شەقام و ڕسوماتی ژینگە وەرنەدەگیرا بەڵام بەپێی بڕیارەکەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە دەرچووە لە ڕۆژی سێ جێبەجێکرا 2 بڕگە زیاد کرا کە طبعا لای ئێمە لە لای هاوڵاتیان ئێمە زۆرێک لە نیگەرانی دروست کرد چونکە پێشتر ئەو شتەمان نەبوو هەرچەند لە هەموو وڵاتانی دەور و بەرمانەیە بەڵام ئێمە چۆن دەڕی درەنگ کەوتینە خۆ لە بڕیارەکە هاتووە مافی بەکارهێنانی ڕێگا ساڵانە هەر هاوڵاتێک لە بەرامبەردا دەبێت 10,000 دینار بدات لە بۆ ئۆتۆمبیلی تایبەت و بە هەمان شێوە لە بۆ پیسکردنی ژینگەش دەبێت 10,000 دینار بداتن واتە کاتێک کە دەچی ساڵیانە تازە دەکاتەوە بای 5 ساڵ لێ وەردەگرێتن بەکارهێنانی شەقام و پیسکردنی ژینگە هەردووچی دەکاتە هەردووچی دەکاتە 100,000 دینار لێ وەردەگرێتن جگە لە مافی تەحویلکردنەوەشتانە و تازەکردن و ساڵیانەکە ئەوە ڕسوماتەکە وەردەگیرێ هاوڵاتی ئێمە زۆر جار باسمان کردووە هاوڵاتی مافی خۆی تێگەر نیگەران بێت لە ڕسوماتۆشتانە بەڵام لە سزاکان ئێمە هیچ کاتێک مافیەوە بە هاوڵاتی نادەین نیگەران بێت چونکە سزا لە بەرامبەر سەرپێچی مەکە سزا نادرێ باز لە کامێرە بکەین کامێرەش بە هەمان شێوەی ڕێنمایەکانی تر گۆڕانکاری بەسەردا هاتووە
بەڵام بەو شێوەیە نییە وەکووانی تر نیە زۆر زیادی کرد چونکە ئێمە پێشتر کامێرەکانی چاودێری یەکەمی بڕی سزاکە لە بۆی دانرا بوو دەرچوون 6,000 بوو واتە لە 6ەوە دەستی پێ دەکرد و تدریجی زیادی دەکرد بەڵام ئێستا 6ەکە کراوە بە هەفتە تەنها 10,000 هاتۆتە سەر بڕی دووەمین سزا کە دەهات لە دوو 6ەکە 8,000 ئێستا هەشتاکان کراوە بەسەد واتە بۆ شێوەی نییە کە بڕی کرابێتە دووقات هەمووی بڕێکی هاتۆتە سەر باش هەر دەربارەی کامیرە ینی گەلێک هەموڵاتی گلیانوەیەکی دکن یەکی فازل ینی هەر جیاکی ئەگەر کامیرە لێ هەبە ji دوتی ئاگادارکردن ئەڤریە کۆنتترۆلکریە بریا کامیرە ینی ئاگاداری هەیە لەبەر گەل جاران دەبینێن هەوڵاتی دەبژی کامیرە هاتیان ڤەشارتن سەدەماڤەیەکی چێ چمە و کامیرا خەت ڤەشێرن ئەوە طبعا مەسەلی کامیرە ئەوەندەی لەسەر وتراوە بەڕاستی زیاد لە حەجمی خۆی گەورە کراوە باش ئێمە کاتێک کە کامیرە دادنین بەر لە گەیشتن بە کامیرەکە ئەگەر دوو هێماماندانە نابێ کە هەردووک هێما بەرزەکەیان 2 مەتر و نیوە هاوڵاتی حەق خۆیەتی گلەی بکات چونکە یەکەمین هێما خێرایی دیاریکراوی شەقامەکەت پێ دەڵێت کە 60 یان 80 یان 100 لە دوای ئەوە هێمایەکی دەردانراوە کە نەک هەر شوفێری خوێندەوار بە شوفێرەی نە خوێندەواریش دەتوانانی بخوێنێت چونکە بە شێوەی وێنەش کردومانە دڵ شوفێری بەڕێز ئاگادار بە شەقام کۆنتترۆل کراوە بە کامیرە یان بەڕادار هەردووچی کراوە لە دوای ئەوە اینجا کامیرە دانراوە کاتێک کە شوفێرێک ئەو دوانە هەردووچی نەبینە بێگومان کامیرەکە کە بەرزەکەی مەترێک و 6 سانتیم آخر حەدیدی کە دادەندرێ ئەوە نبینێت چونکە تۆشتە 2 مەتر و نیوەکە نبینێت 4 مەتر و 6 سانتیم دەبینی باشە ئەزێ سارە پرسیارێک دی بکەم گەلێک پەنابەر بەحسە پەنەبەرە بکەن پەنابەر ڕۆژاوای کوردستانی لڤرن ئەم بەحسە پەنەبەری دینجینی عێراقیش لڤرن دەربارەی بدەتخستنا مۆڵەتی پێویستە چ بکەن ئەو کەسە سەبارەت بە مۆڵەت طبعا بەپێی یاسایی هاتووی عراقی هەر کەسێکی غێری عراقی کە بێوێ مۆڵەتی شوفێری دەربێنێت تەنها ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕسمی لە وڵات ئیقامەی هەبێتن نیشتە جێبێ لە بۆ هەیە مۆڵەتی تایبەتی پێ بدرێت تەنها نە مۆڵەتی ماتۆرسکیلی دەدرێتێ کە باسی ڕۆژاوا دەکەی مۆڵەتی ماتۆرسکیل لاوان زۆر گرێگا نە مۆڵەتی گشتیش ینی بەپێی یاسا ئێمە ناتوانین پێیان بدەین بۆیە تەنها لە بوانەیە ئۆتۆمبیلی تایبەت دێ بخڕن وە کاتێک کە ماتۆرسکی لێ دەخڕن و مۆڵەتیان نییە بێگومان ئێمە مەزبور دەبین کە ماتۆرسکیلەکانیان دەست بەسەدا بگرین گەلێک کەس بەحساوێککردن هەگەران بژن ئیقامەوە یا ڤربە ینی نەت ئەم بژن پاسپۆرت هاتبن جوار دەرناکەوە حتا چ خاسی ڕاستە ناوە پەیوەندی بەوە نییە پەیوەندی بەوە باش گەلێک سپاس بۆ ڕائەد فازل حاجی حوسێن پەیدارێ پۆلیسی هاتوشوی هەولێرێتە میوانێمە بوو گەلێک سپاس بامەدەبوون بەڵێ بەڕێزان ڕاستەوخۆ چینە شاری دهۆک و چوارشەممە سوور بۆنەی تایبەتی ێزیدیەکان نزیک بۆتەوە و ئامادەکاری دەکرێت لەلایەن کۆمەڵی قوتابیەوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئامادەکاریەکان پامنێرمان مەسعود ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمانە مەسعود ڕۆژ باش فەرموو ڕۆژ باش سارا ئەز زانگا دووکێمە دیارێک و سوباهی بۆ سابریارێک و الپەرزگاڵە لەشێ دەستە بڕێوەسمێن جەژنا چارشەمبا سۆر یانجی سەرساڵە ئاینێ یەزدیانە ji ber vê jî kumek ji xwendkarên Yezidiya ve navazanîngehan da dest bi hin çalakiyan kirine şwana jî weka ev hûn dibînin yani ev pêdiviyên taybetim cejna çarşemba sor ve ku înan evek da ku xwendkarên navazanîngehê hem keltûr û vê cejna xabûbdana naskirin hem jî li verê diyara rabûne peydakirina jî komkirina efkariyan nava van sindoqan da yên diravî ji bo awarên evên Kurdên me nêziye ve navakan padajîn. Dabzanîn ka nêzdetirê Peymanxan yek ji wan çalakên Yezidiye ku evrike rabûye bi vîkarî kanê merema we ji vê çi he peyman ku evrikeyîn hatine verê? ئەو ژی سپێدە باش گەلک بخێر هاتن مە دوومەران پێ هەنا ئەو ژی بەرابەتە دیارکردنا کەلتۆرێن ئێزیە دناوە زانکۆیەدا ژبەر کو زانکۆ جۆرا و جۆرێت قوتابیان هەموو پارچەن کوردستانی مەوجودن لەوێرە ژبەر هەندێک ئەم حەزکن بەتر کەلتۆرە ئێزیە تایبەت چارشەمبا سۆ سەرساڵە ئێزدیانە کو وەک جدایە جەژنانە و ڕۆژێش جەژنێنەتەوەی چونکو جەژنەکە ئاینیە و هەم سەرساڵە ئێزیان دێتە گۆڕین و مەرەمە ژوێ گرنگترجی کو ئەم پێرابووین بە کۆمکردنا هەندێک خێراتە هەندێک پارەی ش بۆ بارابەتروان زارۆکێن بێسەمیان ئەوان کەسانش دەسەنداش ڕزگار بووین ینی کەوەک هاریکاریەک بۆ ئاوارێت ما ژبەر و ئەمەک ڕێکخراو ئەم گەلە کارت سەر هەندێتکەین بەزەکو دەر حەق دەرکەوین ژبەر جەژنێ و پێتەویە جەژنێ و هاریکاریان بۆوان ژبەر ئەف سندۆقە مەدەینێنن لەکو بتر هەم هاریکاریان بکەین بەلەس دخوازم هەنی ئەفکارێ من وان دیمانان نیشان بداتن ئەڤەن هەیەکن هێت ئەفێکی هاتنە ڕەنگاوڕانکردن یعنی ئەم دخوازین هەندێک زانیاریان سەروا ڕەنگا وەرگرن ئەف چۆن هەیکا ڕەنگکەن ئەم کە دبیر و باوەڕێن مە ئێزیاندا ئەم دەبێژن هێک ئەردا
و کلاندنا هیکه رامانه جبراندن ممکنه عردیه دمیم رنگت کن رنگ بهاره خملاندنا عردیه ام دینن عرد بله خملاندنا عردیه و رنگت بهارنه بله رنگی اف سالاکی بیتن یعنی این به ویجوری چالاکیان و سنوازانی گیدا اف شلای خوند کارن زنی گیدا چوب پیشوازی تذکرنه ام زور سپاسیاوند کن راستی گلک هاری کاری ما کردن و دو روزه ابرو روزه دوی ام دست صبحی جد بردام من لهم زن کوید عنده که هیوت کن وقت دوی و ابرو جد گلما هاری کار من گلک سپاسیاوند کن و دست خوشل واند کن گلما هاری کار بود نکو ام تنی خدمت کن بلکه اوجد بشتوان و هاری کارن گلما باشه پیمانانی اف بر سالن بوری هر دو سالن بوری رنگ اف جشن بشوی که بر فرناد بتذکرنه لگوری زنیاریت اف جشن مراسم في جشنات أفصلات شو هنا كرنا الديف بيزانينا كو هر سال برزقة هلالش هل كرنا شمالكا البرزقة بيروزالا شرور سنده هنا جيران از باورم دبيتن أفصلش همو سالم بتر خلق قستاوي بكدن إجبركو أو كسر ترزقار بوين بتر حسكن قستا برزقة هلالش بكن وان ريو رسمة بينوا إجبركو تشينا بدن أبريو رسمنا هنا جيران باش هاتنا داعش شو تأثيره المناكتن كم رأي رسمي تخو ناجرن وان روجت هو صادق دفيتن أمش نوكا بوان ديار كن إني أمجين والنشن ما باش بحث رانكرنا هيك وكر يعني قالك جرى من ديتيا هين جورا ياريا كي بواهكات كان كات هيك تشادش كاندنه يعني رمانا شكاندنا واهكا وصا شيف ياريا بتتكرن او ما يتهني راديت هيكاني يا هيك ده هيكاني كي كده هيك كيش كيتن او فايده بود هيك خدايا بله تشتك يعني تايبت ده هيش كاندنا هيك دايانجي لا بس هم بخوشه وريا وجورا كده ياري تاكرن او جهكش دربه بيتن چوله بيتن ده هيك دايني اگر كامش ده كوي تسركيش هيك وهيك همي بوينه وقال كده هيك دفيتن جوتيار آن او کسانت عرض هين دفين اوان قال كده هيك با وجنا نفوي داخل داني ده اش بو بركته بو پیدابونه برکت ده نفوي داخل داني ده گلک رومای دیجیت كده زور سپاس پیمان دیارکو وکی ما ماجا پکری او صابری را صباحی اواری الپرزگاه لالش دست پر رسمن جشن چهارشنبه صور بتکرنش بر وجهم تماشاوان خواگدار کن کو کردستان 24 دیگرینگه که باشه به گواستنا دیمن جشن چهارشنبه صور آینی زدیان هتدانه بەڵێ سپاس بۆ مەسعود ڕاستەوخۆ لە شاری دووهەکەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس ناژی ئەمێ بچێن جیهانە وەرزشێ ڤژی هەفکارێمە هەکار ئامادەیە هەکار ڕۆژ باش نوچێن ئیر و چه هەنە کەرم بکە ڕۆژتان باش نوچێن و گرنگترینیان دۆڕانیانەی بارسلۆنەیە کە بەردەوامە لە بەهدەردانی خاڵەکان 12 خاڵی لەسەر یەکتری لەدەستدا فەرمی سلااوان لەبێ بارسلۆنا لە لالیگا تووشی شکستێکی دیکە بوو لە یاریگای خۆی بە ڤالنسیا دۆڕا لاگەڕی سیوسێمنی لالیگا بارسا دوای ئەوەی سێ دۆڕانی لەسەر یەکتری تۆمار کرد و لە چامپیۆنز لیگ کرایە دەرەوە جارێکی دیکە تووشی شکست بوو ئەتلەتیکۆ مەدرید و ڕیال مەدریدی ڕکابەری زیاتر لە ئێوە نزیک بوونەوە لە خولەکی 26 ئیڤان ڕاکەتیچ بە هەڵە گۆڵێکی لە خۆیان کرد و ڤالنسیا بە گۆڵێک پێشکەوت اینجا دواتر لە خولەکی 46 سانتیاگۆ مینا گۆڵی دومی بۆ ڤالنسیا کرد و یانەکەی لە بردنەوە نزیک کردەوە گەرچی لیۆنێل مسی لە خولەکی 63 گۆڵێکی بۆ بارسا کرد بەڵام ئەم گۆڵە دادی بلاوگرانەی نەدا و بە دوو گۆڵ بەرامبەر گۆڵێک دۆڕان و ژماری خاڵەکانیان هەر لە 76 خاڵمایە و بە جیاوازی گۆڵ لە پێشەوەی ئەتلەتیکۆ مەدریدن و تەنیا یەک خاڵ لە ڕیال مەدریدی سێمیشەوە دوورن ڤالنسیا یازدەمیش بۆ خاوەنی چل خاڵ لە پریمەر لیگی ئینگلتەرا یانەی لیستەر سیتی خاوەنی پلەی یەکەم دوای پێنج سەرکەوتنی لەسەرێک ئەم جاریان نەیتوانی سەرکەوتن لە ناو یاریگای خوبەوەی بەدەست بێنێ و بەرامبەر یانەی وێست هام یونایتد یەکسان بوو. لیستر سیتی خودی سری لیستا پریمیر لیگ میوانداری تیما وست هام یونایتد خودی پلاش شان کردن. هر دست به لیست که یاری کرد میوان زنگ ماتریسی جوی لیستران لیدن و بلیدان یک راست آسن گل خودی مال لرزاند. بشرا یاری کردن خودی مال جیران وستیان و دست به ایریشن خواه کنو دقیقه دهان بر سوا ایریشا میوان خودانه با. پشتیوان ایریشان دقیقه 18 جیمی وارد گل کاری لیستری کاری سرکفتی به لحجار ناتورا وست هامه و نیوای کانجی به انجام داوی هات. نیوا دوان یاری کردن هر دو تیما دست به ایریشن خواه کنو یاری کردن هر دو تیما به کلین زور کردن جبوی تومار کنا گولان به تایبه سربازن کلاودیو رانیری. او چاواره ندهات کردن لدقیقه 56 بود جیمی وارد باورگرد کارتا زریا دوان به کارتا سور هات زدان و یاریگه جهشت.
لیستێک بەردەوام بوو دقەیە 84 ئاندی کارۆل گۆڵا وەکهەویە بلێدانا پەنالتیە تۆمارکردن و پشتەوانە لیستەر سیتی بەهیوی کردن. پشتی ئەvê گۆلê ئارۆن کریزڤیل گۆڵا دوانجی ji بۆی وێست هامێ تۆمارکردن و پشتەوانên xwedî mal pêk carî neomêd kirin. Beriya dadvanê lîstikê dawiye bi cengê nêvbera herî tîman bîne lêdanek penaltî vê carî ji bo Leicester City ejmar kirin û Jose Leonardo bi serkeftî lêdana penaltiyê cêbcî kirin û lîstik bi encamê 2 golan wekev dawî hat. Bi vê encamê tîma Leicester City hejmara xalên wanagiyan 73 xalan û li pilayêkan man. Herwa tîma West Ham United jî bi 53 xalan li pilaya şeşan man. هەر لە بەردەوامی گەڕی سی چواری پریمەر لیگی ئینگلتەرا یانەی لێڤەرپول لە دەرەوەی یاریگای خۆی سەرکەوتنێکی گرنگی بەرامبەر یانەی بۆرنمۆس بەدەستێنە. یۆرگێن کلۆب و سەربازên xwe piştî serkeftina lê Ewropa Lîgê vê carê li Prîmer Lîgê robrê Bournemouthê bûn. Heldestpêka lîstikê Sturridge zor nema bi gola yekan bi şaştiya baravanên Bournemouthê tomar bike. Yarîkerên Liverpoolê berdam bûn ser êrişên xwe vê carê Conor Randall xwe taqî kirin. Lê ew jî nikarî serkeftî be û lîstek wek xwe maye ve bê gol. Roberto Firmino êriş berê Brazilê spî poşên Liverpoolê beriya dawî hatna nîvayekan karî bi serkeftiyane tora hevrika xwe bejîne û piştre jî Daniel Sturridge ji bo cara duan tora Bournemouthê hejand û ew hevalên xwe bi serkeftî beref amojgariyên serkirdeya xwe yê Almanî çûn. Nîva duan jî yarîkerên Redzê berdam û serpêkolên xwe û vê carê derfetek baş ji Sturridge re çêbû. Lê navberî nikarî mifayê lê bibîne û top avêdin derve. Ji aliyê din yê meydanê yarîkerên Bournemouthê jî hişyar bûn û dest bi bizavên xwe kirin û deqeya 65 nizî bûn li tomarkirina goleyekan. Sur û reşpoş berdam û ser êrişên xwe û Joshua King bi şaştiya baravanên Liverpoolê nizî bû li tomarkirina goleyekan. Lê golparêzê evê tîmê rêgir bû li vî kareyê. Lîstek heya dihat fişarek bêtir li ser gola Liverpoolê çêt bû. Deqeya 82 yarîkerên xudan mal carek din êrişek birin ser gola Liverpoolê. Lê vê carî jî nikarîn serkeftî bin. Dawê de deqeya 93 yarîkerên Bournemouthê karîn berseva golekê bidin. Lê dawî car tîma Liverpool karî serkeftinê dest bixew hejmara xalên xwe jî gihandin 51 xalan û li pileya 8 man. لا خولی سێریا ئەی ئیتالیا یانەی ڕۆما بەردەوامە لەسەر یەکسانبوونەکانی و ئەم جارەشیان بەرامبەر یانەی ئەتلانتا توانی یەکسان بێت و لە یاریەکەشدا تەنیا یەک خاڵی بەرکەوت. گورگەکانی ڕۆما سوودیان لە شکستەکەی ناپۆلی بەرامبەر ئینتەرمیلان نەبینی بۆ ئەوەی زیاتر خۆیان لە پێشەنگی سێریایی نزی بکەنەوە. دوایەوەی لە یاریگا ئاتلێتی ئازۆری بوونە میوانی ئاتەلانتا و نەیانتوانی سەرکەوتن بەدەست بێنن. یانەکەی پایتەختی ئیتالیا لە سەرەتاوە کۆنتڕۆلی یاریگەی کرد. لە یەکەم هێرشی مەترسیداردا پیرۆتی بەلێدانێک هەڕەشەی لە گۆڵی تیپی میواندار کرد. پێشەوەی لۆکاس دینی فڕەنسی لە خولەکی 23 گۆڵی یەکەمی بۆ گورەکان تۆمار بکات. دوایەم گۆڵە بە 4 خولەک محەممەد سەلاح تۆپێکی خستە بەردەم نانگۆڵان و ئەویش بەهێز ئاراستەی گۆڵی کردو یانەکەی کردە خاوەنی گۆڵی دووەم. دوای تۆمارکردنی دوو گۆڵەکە هەمووان پێیان وا بوو کوڕانی سپالێتی سەرکەوتنەکەیان یەکلا کردەوە. بەڵام هێرشە پێتانە و خێراکانی تیپی میواندار بوونە هەڕەشە و مارکۆ دالیساندرۆ لە خولەکی 33 گۆڵەیەکی تۆمار کرد و جیاوازی ئەنجامەکەی بۆ ئەتەلانتا کەم کردەوە. تەنیا دوای 4 خولەک مارکۆ بۆریلۆ بەلێدانێکی سەر بواری نەدا بە چیزنی و گۆڵی دووەمی تۆمار کرد و یاریەکەی هێنایەوە خاڵی سەرەتا. ئێشە پێچەوانەکانی تیپی میواندار هێندە مەترسیدار بوون هەڕەشەیان لە گۆڵی ڕۆما کرد. تاو کاتێ بۆریلۆ جارێکی دیکە گەڕایەوە و گۆڵی دووەمی خۆی و سێمی تیپەکەی لە هێرشێکی پێچەوانەدا تۆمار کرد. فرانچێسکۆ تۆتی دوای هاتنە نێولاکێشێ سەوز زادوەکەی لەگەڵ خۆی هێنا و لە خولەکی 85 بەلێدانێکی بەهێز گۆڵی سێمی ڕۆمای تۆمار کرد و بووە فڕیادڕەسی گوڕەکان. 2000 یاریە کە بە 3 گۆڵ بۆ هەرلایەک بە یەکسانبوون کۆتایی هات. بەم ئەنجامە ڕۆما خاڵەکانی گەیشتە 65 خاڵ و لە خانەی سێمدا مایەوە. لە بەرامبەردا ئاتەلانتا بە 37 خاڵ لە خانەی سێزدەم دەبینرێت. هەواڵە وەرزشیەکانم لە ڕۆژباش پێشکەشکردن هاوکارانیشم لەگەڵتان بەردەوام دەبن. فەرموو. سپاس.
بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین و ڕاستەوخۆچینە سلێمانی هاژە لەگەڵمانە و تایبەت بە تەوەری ئەمڕۆمان کە لە سەرەتا لەگەڵ میوان و هەروەها پامنێرانمان ئاماژەمان بۆدا کە ئەویش مەترسی تێکەڵکردنی پاشماوەکانی پزیشکی یان نۆڕینگەکان بە پاشماوەی ماڵان. هاژە ڕۆژ باش لە سەرەوتەوەرە چیت ئامادە کردەوە فەرموو. ڕۆژ باش ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24 من ئێستا لە ناوچەی تانجەرۆم کە تایبەتە بە فرێدان و ژێرخاکخستنی خۆڵ و خاشاکی سلێمانی و دەوروبەری و ئەو خۆڵ و خاشاک و پاژماوانی نۆرەنگە و خەستەخانەکانیش و هەروەها پاشماوەی هەموو گەڕەکەکانی شاری سلێمانیش لێرە لە ئەم ناوچەیە ئەسووتێنرێت و ژێرخاکەخرێ بە تایبەت ئەم جێگەی کە من ئێستا لێی وەستاوم ئەو شوێنەیە کە پاشماوەی نەخۆشخانەکان لێرە ئەسووتێنرێ هەرچەنە نسبێکی کەمی لێرە ئەکرێتە ئەم کوورەیەوە لە سایاسی و لە هەفتاشی تێکەڵ بە خاشاکی تر ئەکرێت و ئەسووتێنرێ ئەمەش زەرێکی زۆری هەیە لە سەرژینگە هەر بۆ ئەوەش من میوانێکم لایە بەڕێز کاک ڕزگار ئەحمەد لێپرسراوی خزمەتگوزاری لە شارەوانی سڵاو لێ کاک ڕزگار ئەگەر زانیاری زیاترمان بیتێ لەسەر ئەم خۆڵ و خاشاکە چۆن ئەسووتێنرێ و چ مەترسێکی هەیە لەسەر ژینگەی شارەکە. طبیعی بە تەواوی خۆڵ و خاشاک و بە هەموو جۆرەکانیەوە خاشاکمان زۆرە و هەمووشی مەترسی هەیە لەسەر بای تەندروستی و هەم ژینگەمان پیس دەکات چکە خاشاک بۆ خۆی بەڕاستی پاشماوە لە هاویندا چەند ڕۆژێکی کەم و لە زستاندان دوای 9 ڕۆژ دەبێتە ژەهرایی ترمەوات. ئێمە موادە مەترسیدارەکانمان سەرباری ئەوەی کە خۆڵ و خاشاکی پاژماوەی ماڵان دێتێرە بەداخەوە پاژماوە ترسدارەکانیش بڕێکی زۆری تێکەڵ دەبێ وەکو مەترسیدارەکان وەکو سەرەتا بڵین نەتوانین بڵین ئیشارە بە غازەکان بدەین ئۆکسیدی کبریت و نایترۆژینمانێن لە تەواوی چالاکیەکانی کارگەکان و چالاکی ئۆتۆمبیلی ڕۆژانە ئەمە دروست دەبێت مەترسی گەورەی هەیە و مەوادی پیشسازیمان هەیە وەکو کارگەی ئاسن و پاژماوەی کارگەی ئاسن و کارگەی چیمەنتۆ و ئەلکترۆنیەکان و تا بە پیل و باتریژەکە بەڕاستی ئەمانە مەترسیدان دواتە دێنە سەر مەترسیداترین مەواد ئەویش کە مەوادی نەخۆشخانەکانە پاژماوەکانن کە بەداخەون تەنیا لە ساڵسی بە شێوەیەکی زانستی بەم کوورە سەرەتاییە دەسووتێنرێت و مەترسی لەسەر ژینگە نامێنێ لە سا هەفتای تێکەڵی بە پاژماوی ڕۆژانەی هاوڵاتیان دەبێت تەبیعی خۆ نەخۆشخانەکان تەنیا چەند وێزگەیەکی دیاری کراوی ئەم پاژماوانە دێتێرە وەکو نەخۆشخانەی ئەمەرجنسیەکەی و نەخۆشخانەی گورچی لەمان هەیە و نەخۆشخانەی هیوا مەترسیدارە ئەمانە دێتێرە و بە شێوەیەکی زانستی هەڵسو کەوتی لەگەڵ دەکرێت کاویش لە ئاس پێویستانە بەداخەوە ئێمە بەڕاستی مەترسەکە ئەوەیە ئێمە چارەسەر نەکراوە تەواوی نەخۆشخانەکان ناهێنرێتە ئێرە پاژماوەکەی و نەخۆشخانی ئەهلی ناهێنرێتە ئێرە و دواتر ئێمە وەکو کولتورێک لە ماڵەکان چارەسەری خۆمانەکەین پاژماوەی ئەو دەرزی و دەرمان و حەبە و هینە بەکاردێت دواتر دەخرێتە پاژماوی خاشاک و دێتە ئێرە و ماڵتوبیمانێ لە سنووی گەڕەکان ئەمەش بە هەمە بڕێکی زیاتری هەیە دێتە ئێرە. ئەگەر ئاماژە بەو خۆڵ و خاشاکە بکەین کە تایبەتە بە نەخۆشخانەکان لێرە من ئەیبینم فرێدراوە و بەشێکی کەمی کراوەتە ناو ئەو کوورێ ئەو یەک کوورە بەسە بۆ ئەو هەموو خۆڵ و خاشاکە ئەی هیچ پرۆژەیەک نییە بۆ ڕیسایکلینی ئەو خاشاکانە و پاشماوانە. بەڵناوە کوتمان کوورەکەش لە ئاس پێویستانە مۆدلێکی کۆن ئەمە تەسەورەکەم مۆدلی 1970ەکان بێت لەبەرەوە ڕاستی دۆستی تەواوی ڕاستەقینەی ژینگە نیە و لەگەڵ سوپاسدا بەڕباتی گشتی تەندروستی 3 ساڵە پلانی هەیە بۆ ئەوەی کەسێ کووری گەورەیان بۆ بکڕن تەسەورەکەم ئێستا کڕی بێتشیان بەڵام قەیرانی ئابووری دوای خستۆیشەکان ئێمە وەکو ئەوەی لە ئەستۆی ئێمە 2000 مەترمان زەوی داونەتێک کە ئەو مەحرەقانە بخەونە کار و تەواوی وێزگەکان خۆڵ و خاشەکانیان بنێرن بۆ ئێرە بۆ ئەوی بەشەوی تەندروستی چارەسەر بکرێت. زۆر سپاس کاک ڕزگار بەڵێ سارا گەڕێمەوە لای ئێوە و ئەگەر هەنێک لەو دیمەنانە ببینن ئەو سپاس بۆ کاک ڕزگار ئەحمەد لێپرسراوی خزمەتگوزارەکان لە شارەوانی بەڕاستی شوێنەکە خۆڵ و خاشاکێکی زۆری لێیە هەرچەنە بۆنەکەی لە ناوچەکەەوە زۆر تەسیری هەیە لەسەر هاوڵاتیانی ئەو دەوروبەرەش. بەڵێ سپاس بۆ هاژە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. gelek spas bu haja nihajiya me biçin birgeya pênc xulek em bizanin divê carê taybet bi Kurdistan 24 hatiye amedekirin ku paşiyan vegere mêvanê me dî ji heye sara gencekî Kurd behremend e li gel me be.
لەبەرەوەی ژینگە زۆر پێویستە بۆ مرۆڤ بۆ ژیانی مرۆڤ داواکارم لەسەر جەم هاوڵاتیان کە یەنە پارکەکانەوە پارێزگاری بکەن لە پاکۆ خاوێنی دەبەرەوەی ئەو نەمامانێک کە ڕوێنراون ئەو پارکانی کە دروست کراون بە مادیەکی زۆر بە ماندووبوونێکی زۆر گەێنراونەتە ئەم بەرهەمە. داواکارم لە سەرجەم هاوڵاتیانی بەڕێز کە پارێزگاری لە ژینگەی کوردستان و ژینگەی سلێمانی بکەن و داواکارم لە حکوومەت کە زیاتر بایەخ بە سەرجەم پارکەکان و شوێنە گشتیەکان بات. کارگاه کارگاه درینیه یا جلوبرگ سربازی و پیشمرگه ما دست بکری افواز عیب گاوه نو که تبیات گلک جهت حسا وبن لی مخابن گلکت هاتینه گرتن و نه مشکل جار وضع حکمت حسا بله تبیا شول دتفمه شینا شولی بیجتن ایله هندش ترکیه اینش صینی اینش دبی اینش تبیا بیجنامه هین چکر ما قسمه که هی کو ام وکی معنیتا هی کو اوان کشکت میت شنگارید ازدی کدینه دستت تیرورستا داعشا ام بین نویری بعلمینین خیاطه نشاب دین درین نشاب دین ام به کارگاه شورت کن شوره مل وری اویدیه مل وری رانی اگر اف کارگاه نه بانو کم بطل باین مال و باین نحن هنا اليوم نجتمع أو نتظاهر أبناء مدينة فلوجة المحاصرة والنازحين منها رغما عن أنفهم في مدينة حرير. نتظاهر لكي نقول للعالم أجمع أن الفلوجة تموت جوعا وباللغة الكردية فلوجة لبيرسان دمرات. هذه الرسالة أردنا أن نوضحها للعالم أنه هذه المدينة المحاصرة من الداخل ومن الخارج تموت وتئن جوعا الآن. والله الفلوجة المسؤول عن كل أحداثها هي السياسيين الموجودين بالعراق. كل هالأحزاب السياسية والتنافس بين المناصب والمغانم هو هذا اللي أذى الفلوجة وأذى العراق كله. فتعرف الفلوجة أم المساجد وأحزاب ما يوجد بها أحزاب إلا القليل، لكن هي صارت ضحية الأحزاب. بله تماشاوان هجا ام در باسا مجارا میوزیکی بن لورجی میوانیکی مهیا گنجکی کرد بهرمانده اوجی کریف حما عباس میوزیک جن جنیاری کلارنت سرچوات زور سپاس زور سپاس باو پرسیاره بکم کریف واتا چی کریف راسته که نایشی یزیده کن بکردین بمعنی هاوری و برادر دی
یاخود براگەورە وەک چۆن ئێمە کە دڵین کاکە براگەور دڵین کاکە فلان کاکە فلان لێ بە کریف زیاتر بەکار ناوەکە دەگمەن و بۆیە پرسیارم کرد چێ ناوی نابووی دایکم ناوی ناو فەرەنجی هەنبان بۆری نەبڵین ئەو کاتە ناوەکەی دۆزی بۆ لێوێ گەڕابوو ناوی ناو کریف تەمەەن درێژ بێ زۆر سپاس ئەگەرم بەحسا میوزیکی بکەین تووەکە گەنجێکی کورد تەکەنگی دەست میوزیکی کردە و ئەف ئامورەت لێ دەژی ئامۆرۆی چییە چماتە ئەف ئامورە هەلبژارتیە بەڵێ من سەرەتا ساڵی 2005 بوو لە چالاش قوتابخانەکانی پەروەردەی شتێولێر لەوێەوە تێکەڵی دنیا هونەر بووم ئەو کات ئامێرکی بۆردم دەژانی تاوەکو نزیکەی 2 ساڵێک پێش ئێستا بە یارمەتی مامۆستا بڕوا پیرداوت زۆر سوپاس دەکەم کە لەگەڵ ئەو دەستم بە ئامێری کلارنێت کرد ئەو وانەی پێدەگوتم ئیدی هەر ژەنی پارتی مۆسیقاکانی ئەو بوو کە هانیدان بۆی بۆ ئاکادمی هەگەرم بێژن تفێر بووی لەسەر بەڵێ هەر دووارێ ئاکادمیدا تفێر بووی لەسەر زیاتر مقاماتم خوێندووە بەڵێ چینە لای بەرهەمێک بەڵێ بەسەر چاو گەلێک سپاس زۆر سپاس بینە سەر شێوازی کارکردنی تۆ زیاتر کار لەسەر چ جۆرە بەرهەمێکەکە یاخۆت هەوڵت داوە جگە لە موزیکی کوردی سوود لە موزیکی چ وڵاتێکی کە چ ستایلێکی دیکە وەربگری ڕاستەکەی هەڵ نەداوە موزیکی گەلانی کە تێکەڵەکەم ئەگەر کرد بێتم موزیکی ڕایم بەجیا کردووە و هی ڕۆژەڵاتیشم بەجیا کردووە بەڵام زیاتر ئەوەی کە کاریگەری لەسەرمە موزیکی کلاسیش کوردیە موزیکە کۆنەکان کە دەکرێت بڵین ژێرخانێکی کولتوری زۆر دەوڵەمەندمان هەیە دەکرێت سوودیان لێبینین ئەو ئامورە هەر ڕۆژ ئاوایە غەربیە حتا چ قاسی هەماهەنگیاوێ لەگەل میوزیکە ئەم بێژن ڕۆژهەڵاتی هەیە ڕۆژهەڵا یا شەرقی هەیە ڕاستەکەی هەندێک مقاماتی بڵین ڕۆژهەڵاتی هەیە وەکو عەزەم وانە لەسەر کلارێت زۆرە چێژی شتابەتی خۆی هەیە ڕاستە ڕۆژ ئاوەیە بەڵام وەکو دەڵێن باو باپیرانی لە باڵبانەوە هاتووە چۆن بڵێ بیردۆس پەرسەند لەسەرەوە تەدوێت دەبێ با بڵین فێربوون یاخۆت کارکردن لەسەر و ئامێرە چ جیاوازێکی لەگەڵانی بۆ پێیوتت ئاماژەت بەوە کرد کە پێشتر کیبۆرد دەژەندووە تا چەند قورسترە کار لەسەرەوە بکەی یان بە پێچەوانەوەیە خۆی هەموو شتێک ڕاهێنانە عاشقە بۆ ئامێرەکە ئەگەر
بتێ هیچ جیاوازێک نییە لە نێوان شێک نییە بەڵام بەنای ئەوی قورس بێ زەحمەت بێ باش ژبلی میوزیک ژەنێ تێ استرانە ژید بێژە گۆرانیا ژید بێژە ئەگەرم بکارن پارچەکی یا استران بێژی شتا ببیزن و گەلک باش گۆرانی هەر بەمایکە بەڵێ بەڵێ ئەی یاری شیرین ئەی یاری شیرین ئەی نەونامی دەم باە پێکانین وەها نەزانی تۆم لایە بێچووەیان گەڕی دڵداری جارە کەس بووەیان كويار 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 خاص كويار ريتشي كويار كويار خاص كويار ريتشي دم قردوم قردي هار كورا يفتاريتشي قد باريكو بايلا برشان گۆرانێکی ترمان بۆ ئەڵێ بەڵام ناتوانانی مۆسیقا و هەردووکی پێکەوە زانم لەبەرەوەی ئامێرەکە وایە بەڵام تۆزە گۆرانی بڵێ تۆزێک مۆسیقاوەیان نەبێوانە واتە گۆرانی هەروتێ ئەو توانی لەگەڵ یا موزیکشی لەگەڵ بێ ناکرێت هەرمیان باش بۆنە تازە گۆرانەکە تاوا کرد قەینا مۆسیقاکە بەس جاری داهات و تێکەڵیکە جاری داهاتوو باشە فەرموو ئێستا زار گۆرانەکە ناڵی هەبوو پارس مۆسیقاک باش زۆر سپاس ئەگەرم وەرن هەکێکی کریف ئەگەرم وەرن لەسەر کارێتە دی پێشەڕۆژێدا دەتخوازە بتایبەتی داڵێ میوزیکیدا تو چ بکە چ پرۆژەین تا هەنە لە ڕاستیدا لە پاشەڕۆژدا خەونی ئەوم هەیە پیشەسازێکی گەورە دروست بکرێت پیشەسازی زەبەلاحی تایبەت بە هونەری مۆسیقاوەک ئەوەی کە لە وڵاتاندا هەیە واتە لە ڕووی داراییەوە هونەری مۆسیقا سەربەخۆ بێت ئەو کاتە هونەرمەند دەتوانێت بۆ نمونە بەرهەمەکە بێ لەسەر بەرهەمەکەی بژی واتە هونەر بکرێتە پیشە نەکوەکو بەهرێک سیر بکرێت چکۆگەر پیشە بێ ئەو کەسە هەندە درێت زیاتر ئەوەی کاری بەردەوام بکات ji bo vêkên hat tu ji bo xwe çi amade dike yanî ji bo her bi taybetî her di projeyên xwe de te tiştek amade kiriye bi taybetî em werin li ser müzîkî baxivin مەبەستم ئەو بوو موزیک بە پیشە بکرێتن بەێ کۆرسێکم وەرگرت بوو لە ڕێی ئەتەنێتەوە بنەماکانی پیشەسازی مۆسیقا کە زۆر بیرۆکەی باش تێدا دەکرێت لەناو هونەری کوردیدا بەرزەستە بکرێ و تۆکو گەنجێک ئومێدت بەوە نییە کە لە داهاتوو بەو ئامێرە بتوانی ببیتە خاوەنی پیشەیەک دەتوانم بۆ ناتوانم ئێستا بووە بە پیشە بۆ ئێستا نەبووە دەزانیت چۆنە پێویستی بە باگراوندی ڕۆشنبیری هەیە لایانی خەڵکەوە کە هونەر لایەن بەهایەکی هەبێ قەدرێکی هەبێ بە مڵکی میلەتەکەی خۆیان ئێستا قوتابیت من بڵێ لەگەڵ خوێندنەکەتە
ئینشاءڵڵا لە داهاتوو کە تەواو بیتە خاوەنی پیشەی خۆت بەڵام بیر لەوە ناکەیتەوە بۆ نمونە لە داهاتوو بەرهەمێکی تایبەت بە خۆتت هەبێ یان لە ئێستا هیچ پرۆژەیەکی وات نییە؟ لە ئێستادا نەخێز پرۆژێکی وام نییە بەڵام بەپێی دەرفەت ئەگە دەرفەت هەبێ بێگومانش هەڵی خۆمان دەدەین. باش. ئەمێ بچن علی بەرهەمێک دی ئەو ژی ئێستران بە ئەگەر تو بکار بێژامێ ستران بە تالی دیتردا ستران و مۆسیقا پێکەوەم جارە. چاوارم کردی دوێنێ تا درەنگ چاوارم کردی کوێرایم داهات هەوری لار بۆیەترانە بوردی کوێرایم داهات هەوری لار بۆیەترانە بوردی چاوارم کردی کوێرایم داهات هەوری لار بۆیەترانە بوردی کوێرایم داهات هەوری لار بۆیەترانە بوردی دەستخۆش دەستخۆش باشە هەگەر ئەم وەرن ئەم لەسەر گەنجان ئەم باخەون چ ژوارە بێکردن باشە بەتایبەتی دوارە میوزیکێدا کێم و کورتیەوان چنە پێویستە چ ژوارە بێکردن چاوە ئالی کاریەوان بکرد و ئالی هوەرێدا ئەم بەحسێ بکەن بەڵێ لە ڕاستیدا ئەوەی لەسەر گەنج پێویستە بیکات خوێندنەوە کارێکی گرنگە بۆی لە پشتی بەهرەکەیەوە باگراوندش معرفیش هەبێت کە بتوانێت هوەرەکەی بەرەو پێشەوە بات ئەو شتێکی گرنگە ئەگەر ئەنجام بدرێت و لەڕۆ ئەوەی چۆن هاوکاری گەنجان بکرێت زۆر ماوەیەک بە لە ئێستا زۆر بەرنامە هەبوو پێشبڕکێی دەمخۆشی و ئەم جۆرە شتانە ئێستا نەماوە دەکرێت لە ڕێی ئەم بەرنامانەوە کە وەکو بڵێ دەرگایەکە بۆی گەنج بچێتە ناو دنیا هوەرەوە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا لەگەڵ تۆ ئەگەر خۆت بەرهەمێکت هەبێ پێشکەشمان بکە یا خۆت شتێکت هەبێ حەز بکەی وەڵام من سوپاسی ئێوە دەکەم بۆ دەرفەتە بەڕاستی خۆشحاڵ بووم بەرنامەیە ئێمەش سوپاسی ئامادەبوونی تۆکەین زۆر سوپاسی ئێوە دەکەم زۆر سوپاس
کریف حەمعەباس بەهرەمەند ژەنیاری کلارنێت زۆر سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای کار و بەرهەمی زۆر جوان لە داهاتوو. زۆر سپاس بێژ زۆر سپاس بۆم گەلێک سپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس. بەلێ تەماشاوان هێجا ڕۆژ باش وەرە بەردەوامە بچن عالی چەند راپۆرتن دن. Di nava 16 aşên avê û kenîseyeke dîrokî ya gundê Kolonyoya Girêdayê Patmana Bakurê Kurdistanê. Heta niha bi tenê 2 aşên avê ketine bin çavderiyê ji bo parastina wê. Reva Wizareta Geştyariya Tirkiyê de evê yekê dike vê gavê jî bi xebateke zêdeya xelkê deverê hat. لە گوندی گونولوی سەربەکەرجۆسی باتمان چەند ئاشی ئاو و کلێسایەکی مێژووی هەنە و خەڵکی دەڤەرەکەش هەوڵ دەدەن ئەو شوێنە مێژوویانەیان بخرێنە ژێر چاودێری و پاراستنی وەزارەتی ژینگەوە. مختاری گوند حەفزوڵا ئیشق بۆ جۆرە باس لە چیرۆکی ئاش و کلێسا مێژوویەکەی گوندەکەیان دەکات. Su değirmenlerin tarihçesi çok eskiye dayanıyor. 16 tane su مێژووی ئاژەکانی ئاو زۆر کۆنا 16دانە لەو گوندە هەن کاتی خۆی لەو ناوچەیە نشێوێکی پیژەی هەبوو هێندەی ئاژی ئاو تێدا بوو 24 کاتژمێریش کاریان دەکرد زۆر قڕەواڵکیش بووە دو ئاژیش لە سەرەتاینەوەدا لە کارکەوت کلێسایەکی 2000 ساڵەش لێرە هەیە دەگوترێت لە حەسەنکەیف ڕاهیبێک ئاشقی کچێک دەبێ پاشان ناچاری کۆز دەبێت دێتە ئێرە ڕاهی بە ئاشقەکە ئەو کلێسایی دروست کردووە هەر بۆیەکە ناوی دێردڵیان بەو گوندەوە ناوە. Çok çalışıyordu bu değirmenler 24 saat 16 بەڕێوەبەری گەشتیاری باتمان هەنگایەکی بۆ پاراستنی ئاساوارەکان هەڵهێناوە بەڵام نەک بۆ گشتی بەڵکو بۆ بەشێکی. Gönüllü köyümüz tarih kokan bir köyümüzdür. گوندی گونلی گوندێکی مێژوویمانە تەنها ئاشەکانیش نا بەڵکو زۆر بناغی دیکە و کڵیسەکەشی مێژوین هەروەها سازدانی خانوەکان و سروشتی گوندەکەش جوانەیەکی دیکەی گوندەکەن ئێستا ئاشکارەکانمان تەواو کردوون و بۆ پاراستنی دوو ئاشەکە هەروەها بڕیاری پاراستنی تایبەتیش بۆ کڵێسە و ئاشەکانی دیکەش دەردەخەین. گوندی مێژووی گونوللو نزیکەی 600 کەسی تێدایە و هەتاکو قوتابخانەی قۆناغی ناوەندیشی تێدایە. گۆڤار ئەحمەد کوردستان 24. لە مۆزەخانی سلێمانی 18 تابلۆی هونەرمەند ئاری بابان نمایشکران کە گزارشتیان لە خۆشەویستی و جەنگ دەکرد. تابلۆکان سەرنجی ئامادەبوانی بەلای خۆیدا ڕاکێشا و پێکەوە بینەری ئەو پێشانگایابی. 18 تابلۆی هونەرمەند ئاری بابان هۆڵی مۆزەخانی سلێمانی ڕۆشن کردەوە کە لە نۆهەمین پێشانگەی تایبەتدا هونەرمەند لە ڕێگەی تابلۆکانیەوە باز لە خۆشەویستی و جەنگ دەکات. جوانی و ناوازەیی ڕەنگی تابلۆکان سەرنجی ئامادەبوانی زیاتر بەلای خۆیدا ڕاکێشا بوو. پێشانگایەدا 18 تابلۆ پێشاندراوە و ئەوەش کۆکردنەوەی ئەزمموی ئەم چەند ساڵەمە تابلۆکان زیاتر باس لە خۆشەویستی و جەنگ ئەکەن تەسیری جەنگ کاریگەری جەنگ بەسەر دەرونی ئینسانەوە. گەلەری زامووە بۆ پشگیری لە هونەرمەندان و پێزانینی ئەرک و ماندووبوونیان هەستان بەکردنەوەی پێشانگاکەی هونەرمەند. کۆکراوەی ئەزمموی نیو سەدەی هونەرمەند لە باڵای تابلۆکاندا ڕەنگی دابەوە. هونەرمەندان و هونەردۆستانیش بە سەرسامیەوە دەیانڕوانیە کارەکان و بە ناوازە باسییان دەکرد. پێمان باش بووە گەلەری زاموا هەستین بە ڕێخستنیم کارە. دیارە ئەرچی گەلەریەکان بەدەر لە کاری دایمی و کاری هاوبەش کاری تاکە کەسی ژەکات زۆر جار لە دەرەوەی خۆی لە دەرەوەی هۆڵ و نمایشگای خۆی کار بۆ هونەرمەندانەکە. تابلۆکان بەگشتی زۆربیان زۆر باشن بۆ ڕەنگەکانی بە تایبەتی کۆمەڵێک هەز دەکەی کۆمەڵێک ڕەنگی تایبەت بەخۆی هەیە کە پێی دەناسرێتەوە دەتوانی ئاری بابان بەم ڕەنگانە بناسیەوە ڕەنگەکانی هەز دەکەی مۆرکی خۆیەتی یان کەش و هەوای کەرکووکی پێوە دیارە. سەرەڕای بەردەوامی قەیرانەکان و دۆخی ناجێگیری کوردستان بەڵام هێشتا هونەر لە بوارە جیاوازەکانی ژیانەوە ڕووناکیەک دەبەخشێتەوە شاری ڕۆشنبیری. لە سلێمانیەوە هاژەغەفور کوردستان 24. Rafroşekî Kurdê Batmanê di Codo'da dibe yekemê Tirkiye û siyemînê Ewropa. Rafroş niha xwe amade dike da ku di Olimpiyada Tokyo'da bibe yekemê dunyayê ew bi xwe jî gelek bawer e.
رجب چفچی 20 سالی دیگل خوندوانیه دا کار جیدکه و دیگل بابه خود آفکی و تاره دفروشه و آریکاریا مالباتا خو جیدکه. چفچی 6 سال ورزش جیدکه. داویا سال بهری دا چفچی لیزبونه پرتغال دا د لیستیکا جودوی دا بو سیمین اوروپا. جخود چفچی یکمین ترکیه او هیوین خوب بوان انجام سنوردار ناکو وی آرمانجن مزنتری خستنه پیشیا خو. 9 kardeşiz. Babam tablacı. ام نخش برانا باب من لسر عربانه تره دفروشه جبر کوروش ابویا ما نگلک باش بو لوما من خاص آلیکاریا مالبات بکم من جی دیگل باب خود عربانه فیکی و تره ده هفته 6 سال اس ورزش دیکم یکم ترکیه ما سیام اروپا ما من پر مداری به وی آوای بدست خستنه از کار دیکم ده هندک سرکپتین دنجی بدست بخم از دخوازم ده سال 2020 دا لأولمپیاد توکیو دا به مایکی دنیای از بخوجی باورم düşünüyorum ve kendime de güveniyorum. دگل کو رجب چفچی آمادکاری یکمینا دنیای جی دکه نه او قطابی قناغ آمادایی جی و او پیداگیری دکه کو ده خوندن خوشی به آریشه خلاص بکه. گوور احمد کردستان 24 کارسازێک لە ژاپۆن لە ڕێگەی دروستکردنی کتێبخانەیەک لە ناو ئۆتێلەکەی هانی لاوان دەدات کتێب بخوێنەوە. هەموو کاتێک ژوورەکانی ئەم ئوتێلە لەلایەن سەردانیکەرانەوە گیراون و ئەو کەسەی ئارەزوو بکات دەبێت لە ڕێگەی تەلەفۆنەوە چەند ڕۆژێک پێشووتر ژوورێک داوا بکات. سەردانیکەران و خاوەن ئوتێلەکە دەڵێن ئوتێلەکە پردێکی پەیوەندیکردنە بۆ خوێنەران و مانەوە لەو ئوتێلەدا وەک ئەوەیە لە ماڵی خۆت دابیت و بە هیچ شێوەیەک هەست بە تەنیایی و بچووکی ژوورەکان ناکەیت. بڵاوکردنەوەی کولتوری خوێندنەوە دروشمی ئوتێلێکی ناوازەیە لە ژاپۆن. خاوەنی ئەم ئوتێلە زیاتر لە 2000 کتێبی لە ڕەفەکانی ئوتێلەکە داناوە بۆ ئەوەی خوێنەران کاتێکی خۆش لە کاتی سەردانیکردنی ئۆتێلەکە بەسەربەرن. بیرۆکەی ئێمە خۆدیاکردنەوە نییە لە ئۆتێلەکانی دیکە لە ڕێگەی ئەو پەرتوخانەوە و ئەو خزمەتگوزاریانەش وا ئێمە پێشکەشی دەکەین. لە ئوتێلی ئێمە سەردانیکەران دەتوانن بە ئارەزووی خۆیان بخوێننەوە تا ئەو کاتەی دەخەون. هەروەها خوێندەواران جگە لەوەی کاتێکی خۆش بەسەر دەبن لێرە یەکتر دەناسن و گفتوگۆ دەکەن. ئەم ئوتێلە هەرچەندە تازە کراوەتەوە بەڵام ژوورەکانی هەموو کاتێک لەلایەن سەردانیکەرانەوە گیراون. هۆیەکەشی بۆ دەوڵەمەندی و جۆرا و جۆری کتێبەکان دەگەڕێتەوە. زۆر جار ئارەزوومەندان دەبێت چەند ڕۆژێک بوەستن تا نۆرەیان دێت ژوورێکیان دەست بکەوێت. من پێشبێنی ئێوەم نەدەکرد کتێبێکی زۆریان هەبێت. سەرەتا نیگەران بووم پێم وابوو ژوورەکە بچووک بێت. بەڵام لە ڕاستیدا من وا هەست دەکەم لە ماڵدا بم. بۆیە من کاتێکی خۆش بەسەر دەبم. ڕێژەی 20% پەرتووکەکان بە زمانی ئینگلیزین. بۆیە گەشتیارێکی زۆری بیانی سەردانی ئۆتێلەکە دەکەن. ڕێژەی ئافرەتان و پیاوانیش بە یەکسانی لە ئوتێلەکە دەبیندرێن. زۆر بەشیان دەڵێن بوونیان لە ئوتێلەکە ئەزمونێکی نوێ و خۆشە وەک ئەوە وایە لە ماڵێکی گەورە دابیت و بە هیچ شێوەیەک هەست بە تەنیایی نەکەیت. هێمن هادی کوردستان 24 لە پایتەختە مسرێ قاهیرە فستیڤالا ساڵانەیە خواردنەیە کۆ تێناسکردن بە کایرۆ بیتس. برێڤا چۆ تێدا زیاتر ji 100 کۆمپانی و خواردنگە بۆ خواردن و بەرهەمên xwe beşdarkirin. Herduyê festîvalê de çend xwarinên folklorî û biyanî bi destê şêfên binav û dengên Misrê hatibûn amadekirin. Hemûlatî jî hebûna van corên festîvalan bi pîvîst dizanin. خواردە خۆماڵیەکان و بیانیەکان لە فستیڤاڵی ئەم ساڵی خواردن بۆنیان دەمار دەڕوات. شیفەکانیش با برژاندن و سوورکردنەوەی گۆشت و هەروەها دروستکردنی چەندەها خواردنی مدی و شیرنەمەنی میسری سەرنجی خەڵکیان بەلای خۆیاندا ڕاکێشا بوو. سەرسامم بە بیرۆکەی فێستیڤاڵی خواردن کە چەندەها جۆری خواردنی لە خۆوە گرتووە. هەروەها چەندین چێشتخانەم بینی کە پێشتر ناویانم نەبیست بوو. بەم بۆنەیەوە هاوڵاتیان دەتوانن بە ئاسانی بیان دۆزنەوە. بۆ جاری سێمە
گەورەترین فێستیڤاڵی خواردن یاخود کایرۆ بیتس لە باغچەی ئالمری لاند بەڕێوە دەچێت کە زۆرترین کۆمپانیای خواردەمەنی لەناوە و دەرەوەی مسر بەشداری تێدا دەکەن و بەرهەمەکانی خۆیان بە هاوڵاتیان دەناسێنن. ژمارەی بەشداروانی ئەم ساڵیش لە ساڵی پار زیاتر بووە کە زیاتر لە 10,000 کەس لە ماوەی تەنیا یەک ڕۆژدا سەردانیان کردووە. لە ڕاستیدا سەرسامم بەم میهرەجانە هیچ پشێوی و ئاڵۆزیەک نیە و زۆریش جوانە هەروەها بە باشی ڕێکخراوە. میسر وەک وڵاتێکی گەشتیاری ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووتی دەکەن. هەبوون ئەم جۆرە فێستیڤاڵانەش ڕێگە خۆشکەر دەبێت بۆ کۆمپانیا و چێشتخانەکان کە بەرهەموو خواردنەکانیان بەم شێوەیە ساغ بکەنەوە. هێمن هەینی کوردستان 24 بەلێ بڤەیەکێ ڕۆژ باش بەداوی هاتن و دکارن زانیاریین بەهتر ساردانە ماڵپەرە کوردستان 24 دۆ نێدوکەن. هەروە پەیجەکانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و پەیجی ڕۆژ باش لە فەیسبوک و گوێبیستی ڕادیۆ کوردستان 24 بێت 99.7 ڕۆژێکی خۆش بۆ متان خواتان لەگەڵ.